من لە 2005 بە ئیش سەردانێکی خانەقین و دوای هاتمەوە دەربەندی خان لە ڕۆژێکی گەرمدا دکتۆر هێمن لە نانمان دەخوارد پەیکەرێک لە ناو دەربەندی خان کە پێم وایە ئێستا بەداخەوە نەماوە سەرنجی منی ڕاکێشە نەک سەرنج بەڵکو تەزاندمی ویژەوەیە لە ڕووی هونەریەوە پەیکەرەکە لەوانەیە هونەرمەندان تێبینە هەبێ بەڵام پیرێژنێک بوو ئەوها بەو دەشتەدا دەیڕوانی لە چاوەڕوانی ئەوەی کە لە دەستی داوە تەعمیرێکی یەکجا زۆر جوان بوو هیوادارم ڕۆژگارێک لە هەمانجێ پەیکەرێکی بەهێزتر و جوانتر لەوەی بینیوە دابنێنەوە لە دەربەندی خان ئێمە ئەبێ وەفادار بین بۆ میلەتەکەمان بۆ ئەو قوربانیانەی کە داوین ئەو قوربانیانەی کە دراون لە ئەنفالدا بۆ هێنانەدی ئاواتەکانی ئێمەی ئێستا بووە کە سوکاری ئێمە و هاوکارەکانی ئێمە بوون کە ئەنفالکراون لە کورتی ئەیبرێنمەوە دەبێ بەو پەڕی زاناییەوە باشترین وەفاداری لە مێشکی خۆماندا نەقشکەین ئەوژەوەیە واز لە ئامانجی سربەخۆیی نەهێنین بەڵام بە هیچ شێوەیەک بەلای دوژمنایەتی و ڕقوکی نەدا نەڕۆین میلەتی کورد لەگەڵ پێکاتەکانی دیکە ئەو تەجربەی کە لەگە عێراق دیویانە ئەوە ئەبێ بکەینە مادەی گفتوگۆی بینی خۆمان و بینی برا عێراقیەکانی جیرانمان وهی دنیاش کە دێن هەمیشە ئەو چیرۆکە لێ بدەینەوە بەشەر لە تەجربەی خۆیدا ئەلێرە کە گەیشتە کۆتایی لە ژیان لەگەڵ لە نێو عایلەوە بگرە لە هاوسەرەوە بگرە تا مناڵەکانت تا کەس و کارت تا شەریکی کارت ئەنجا شەراکەت لە دەوڵەتێکدا کە بە تۆزی پێکاتوە کاتێک کە هیچ نەما لە بینی ئێمە و لە بینی دەوڵەتی عێراق پێویست بە بەڵگە ناکات یعنی دەبێت ئێمە لەوەدا زۆر شارەزابین و باش تعبیر لە هەستی خۆمان بکەین هەستەکە بۆ خۆی بەسە کە مەجای مانەوە لە عێراق نەماوە سوپای عێراق دەوڵەتی عێراق لە زمانی بەعزدا ئەم کارەساتەی کرد ئەگەر بۆیان کرابایە لە 16 ئۆکتۆبر هەمان کارەساتیان دووبارە دەکردەوە دەبێت ئەمانە بە تایبەتی ئێوەی گەنجانی کە لە مەجای علمیەوە پێدەگەن لە پاڵ ئیختیساسی خۆتان ئەم مەوزوعە باش ساختکەنەوە هەموو کەسێک ئێستا دەریچەیەکی باشی دەدەستدایە ئەتوانێت قسە لەگەڵ سەراسەری دنیا بکات دەکرێت داخلی ئەو گفتوگۆیانە بن کە پەیوەندی بە چارەنووسی ئێمەوە هەیە هیوادارم ئەوە ببێ بە خیتابی نیشتیمانی هەمومان ئێمە ئێستا کە هەین و ئەگەر خوا نەخواستە ئەو پرۆسەیە دەرەجە کێشە بۆ دوای ئێمەش زۆر سوپاسی مامۆستا دلاوەر و مامۆستایان تر دەکەم کە لوتفیان کرد و مناسبەتیان دروست کرد لە ڕاستیدا مەسەلەی هاتنەوەی جیلی هاتنە پێشەوەی جیلی نوێ لە کوردستاندا تەنیا مەسەلەی بابەتێکی ئیدراسی نییە بەڵکۆ بە سنەتی ژیان ئێستا دوای 30 ساڵ لە بەڕێوەبردن لە کوردستاندا لەسەرەوە تا خوارەوە جێگۆرچیوە ڕوادات وەلا لە خوارەوەش بە تەئکید ئێمە ئاگامانەیە دەمێکە ئەو مەعاناتە هەیە ئەویشەوەیە کە چۆن کۆمەڵگای ئێمە پشتیوانی پرۆسەی جێگیربوونی کەفاعاتی پێگەیشتوو دەکات لە بەڕێوەبردنی کاروباری خۆی ئەمە کارێکی ئاسان نییە چونکە پەیوەندی بە جێگۆرچەی بەرژەوەندیەوە هەیە پەیوەندی بە جێگۆرچەی بیرروڕا و ڕوانگە بۆ ژیانەوە هەیە ئەگەر سەرکەوتنی تێدا بێ هەنگاوێکی گەورەیە بەرەو پێشەوە هەنگاوێک گەورە میلەتی ئێمە بەرەو پێشەوە دەبات لە کۆمەڵگایەکی سنەتی تەقلیدی هەنگاوێک یان قادرمەیەک سەرمان دەخابەرە و کۆمەڵگایەکی مۆدێرن لەگەڵ ئەوەدا جەڕومەنگەنەی مێشکی میلەتی ئێمەش کەمێک گۆڕانی بەسەردادێ لە شێوازی ژیانی لە بیر و باوەڕەکانی بەرامبەر بە خۆی جارێ وەکو بەشەر دوایی بەرامبەر بە ئەوانەی کە لە دەوروبەرینی لەوەوە بە تەئکید باشتر سەرهەڵە بڕین بۆ ئەوەی کە باشتر جارنامەی گەردوونی مافی مرۆڤ ئێمە جارێکی دیکە پاش ئەو هەموو ساڵانە بیهێننەوە ناو خۆمان
و ئیشی لەسەر بکەین تا تێی بگەین. باشترین حەق و باشترین ڕەهایی و ئازادی بە ئینسانی کۆمەڵگای ئێمە دەدا. ئەم هەنگاوە تەنیا بە جیلی نوێ کامل دەبێت. طبعاً بە هاوکاری جیلی دوایش ئەمە پرۆسەیەکی وەکو ئەڵێن دیالکتیکە و بێکەوە بەندە. هەمومان نەزانین کە ئەبێ ڕوانگایەکی وازەح و سیستەمێکی سەرکەوتووی پەروەردە بە وڵاتێک هەبێ تا بتوانێت سەرمایەی بەشەری خۆی پەروەردە بکات، ئامادەی بکات و ئەو سامانە گەورەی کە هەموو میلەتانی پێشکەوتوو هەیەە ئەو وڵاتەش کە وڵاتی ئێمە ئەبێ هەی بێ ئەویش پێگەیشتنی کەفاءەت و عەقڵ و مستەوای علمی گەنجەکانیەتی و پێش گەنجەکانی دانیشتوانی وڵاتەکە. ئەمە مشکلەیەکی گەورەمان لە پەروەردەدا هەیە لەبەر ئەوەی وڵاتێکی سەربەخۆنینە تاکو ئێستاکە بە دەستور لێمان قبوڵ ناکەن. کوردستان بە شێوەیەکی سەربەخۆ دانیشێ بیر لە سیستەمێک بکاتەوە کە لە بەرژەوەندی وڵاتەکەی خۆیدایە کە کوردستانە نەک عێراق. ئەوە کێشەی ئێمە لەگە عێراق دروست دەکات. پێم وایە ئەو کێشەیە ناتوانین بە تەواوی حەلیکەین تا ئەو کاتەی لە عێراق جیانە بینەوە تا ئیرادەی حڕ بەدەست نەهێنی. میلەتی ئێمە ئێستا وەکو گەنجێک وایە کە هەڵپەی ژیانی مستەقلی خۆی هەیە بەڵام لە ماڵێکی عەشایری ڕێگە نادەن نە بڕیاری ژیانی بدا نەکاری خۆی بگۆڕێ و نە ئیرادەی خۆی بەکاربێنێت. و ئینسان بەتەنێ لە حاڵاتی وادا شەپڵە لێدا نیە ئیرادەی متەدەزر دەبن. جا میلەتێکیش عینی وەکو بەشەرێک وایە ئێمە لەم حاڵەتەداین بۆیە ناتوانین سیستەمێکی پەروەردەی باشمان هەبێت. بەڵام ئەوە بەو ناوە نییە ناتوانین سیستەمێکی بەرەو پێشمان هەبێت کە خۆمان ئامادە بکەین و وەکو زۆر جارە جیهەتێکی دیکە هەیە لایەنێکی دیکە لە کوردستان هەیەڵێ دەوڵەت کاتێک دەبێت ڕابگەێنین کە ئەتۆ مؤسسات و کەفاءەتە دروست کردبێ. خۆ بەشێک لە حەقیقەت لەو قسەیەشدا هەیە. ئەو بەشێکی تریش جانبی تەنازولی و سازشکاریەتی کە دەبێت ئینسان ئەوێش مناقەشە بکات. مەبەستمەوەی دەکرێت ئەو پرۆسەیە بەردەوام بێت. ئێمە 30 ساڵ بەسەر هەرێمی کوردستاندا تێپەڕیوە. من هەموو ئەو پێشکەوتونە و ئەو گەشیم لە بەرچاوە کە پەروەردە و پێگەیاندن لە کوردستان بڕیوێتی. ئەوە قەت کەم نییە، یەکجار زۆر. چیرۆکێکی زۆر سەرکەوتووە. هەر ئەوەی کە دام و دەستگای ئەوها هەیە. ئەم جیرە لێرە دانیشتوونە لە دکتۆرەکان تا دەگەنە قوتابیەکان گەنجن و واگەر بیان گەڕینەوە وەکو من و کاروان عەبدوڵڵا نە ڕاپەڕینیان لەبیرە و نە پێش ڕاپەڕین و نەشاخ و ئەنفالیش تەنیا بە گێڕانەوە بە ئاساریان دەزانن. کەواتە پێشکەوتنەکە هەبووە. دەبێت ئەو جانیبە لە ڕەخنەی سیاسی لە وڵاتی ئێمە کە لە نەزانینەوە هەموو دەستکەوتەکانی میلەت زەربێکی لەسەردات پێ مناقەشەی بکەین و پێیان بڵین ئیسلاحیکەن. وانە ئێمە ئەمردی نەگە پێشکەوتنی تیانەبە. ئەمەم بۆ ئەوەیە کە بڵێم ئەجا سیستەمی پەروەردە لە کوردستان تاکو ئێستاکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لێی بەرپرسە هیچ کەسی تر لێی بەرپرس نییە. سیستەمێکی ڕەزایەت بەخش نییە. سیستەمێک نییە کە نەوەی نوێ لەسەر دوو پێی پتە و علمی پەروەردە بکات. سیستەمێک نییە کە بە تەواوی و بە کەمالی نەوەی نوێ وا ڕابێنێ کە بتوانێت سەرەدەری لە گرفتەکانی زمانی خۆیدا بکەوە زانایانە بکەوێتە چارەسەرکردنی. من پسپۆر نیم لە بواری پەروەردە، بەڵام هەمووکو کەسێک چ لە کاتی ڕاگەیاندن نابێت چ لەم 8 ساڵی ئەخیر کە لە ئەنیستۆیەکی متەوازەدا ئیحتیمام بە مۆزوعانە دەین و هاوکارەکانم ئەوانەی کە اختصاسیان لە بواری پەروەردەیە زۆر ئاگام لە یەکە خۆیان ماندوو دەکەن و خەڵکی تریش هەیە. ئەزانم کە پەروەردە لە وڵاتی ئێمەدا پێویستی بە بڕیاری جددیە. مەبەست لە بڕیار چی؟
پێویستی بە بڕیاری سیاسیە کە بڕیارە سیاسیە دوایی لە حکوومەتدا بێ بە بڕیاری قانونیش و جێبەجێ بکرێ ئەوژەوەیە پەروەردە لە دەستی خۆرافات و لە دەستی چیرۆ قورتار بکرێ و حکوومەتی ئێمە چیتی خۆی لەو تەجربە ماندووکەرانەی کەوا لە دڵسۆزیەوە کەسانی خەمخۆر تەجربەی وڵاتانی دیکەی سەرکەوتوو دێنن لە وڵاتێکی بێسەر بەخۆیدا دەیانەوێ شینی بکەن و تەجربەیەکی نوێ پێشەکەن لەگەڵ ئیجابیاتی کە لەگەڵ خۆی هێناوە بەڵام نەیتوانیوە هیچ بکات و ئەوە نیشانی ساوایی وڵاتی ئێمە لە مەسەلەی پەروەردە کەفاءاتی ئێمە بە هاوکاری دنیا ئەبێ بە شێوەی مستەقل بە پێی خواستەکان و پێی بارودۆخی هی وڵاتی ئێمە بە پێی توانایی بەشەری ئێمە پێی تاریخ و ئەوەی کێمانوێ بینایی بکەین ئەم سیستەمە پەروەردەیە بنیاد بنێن ئەوەی کە زۆر لە ماوەی 30 ساڵ لێی دەرباز نەبووین لە کوردستاندا دیسان هۆکارەکانی هەرچی بن هەر بڵین حکوومەتی 30 ساڵی ئێمە لەی بەرپرساوەیە کە ئەو مناقەشە ئیجتیماعیەی کۆتایی پێنەهێنا کە کاکە پێشکەوتنی علمی لێدانی دین نییە عالەمە کرێ مؤمن بێ بەڵام ناکرێت داعشی بێت دوشتی زۆر لێک جیاوازە دەبێ ئێستا کە نیازە جیلی نوێ بێتە پێشەوە ئەو مەسەلەیە یەکلایە بکرێتەوە ئەوشەوەیە خوێندێن بەسەر چاوەکانیەوە بەو مامۆستایانەی کە پەروەردە ئەکەن لەوە دەرباز بکرێ کە تۆ پێدوا بێ لەسەر چاوەکانی دینی و لەسەر چاوەکانی دیکەی کە پەیوەندی بە ڕابردووی میلەتی خۆتەوە هەیە ئەتوانی ئەم علمە پێشخی بە دووشتی لێک جیاوازن تێکەڵکردین تەنیا زەرەر لە هەردووکیانەدات ئەوە یەکێک لە گرفتە گەورەکانە ئێستاش لە کوردستاندا بینن ڕۆژانە مناقەشە هەیە و ئینفعالاتیش هەیە لەلایەن پیاوانی ئاینیە و بێ شەخسیەتەکان بێ و طرفی مقابلیش پێم وایە ئەم مناقەشەیە کارێکی زۆر باشە بەڵام ئەگە قیادە بکرێ سەرنجام بێ نەتیجەیەکی هەیە بخۆ نابێ هەر بەردەوام بێت ئەوی تریانەوەیە کە بەشێکی دیکەی لە پێشکەوتنی من کاڵێم پەروەردە لە وەزارەتی پەروەردەوە دەست پێکە هەتاوەکو خوێندنی باڵا تەواوە بێت تاو کاتێکەوە گەنجێکی عالەمی ئامادەکرا و دەرەچێتە ناو مەیدانی ژیان و ئەتوانێت دەور بینێت مەسەلەی بێتەجروبەیی و نەزانی لە سیستەمی ئیداری وڵاتەکەشدا تاسیرێکی زۆری هەیە هەبوونی فەساد لە وڵاتی ئێمەدا بەڵایەکی گەورەیە بەقەدەر نەزانینە لە تێکەڵکردنی سەرچاوەکانی لە ئوستورەی نەتەوەیەوە بگرە تا دەگاتە هیدینی کە دەست و پێی پەروەردە و پێشکەوتنی پێدەگرن سیستەمی خراپی ئیداریش هەمان دەوری هەیە دەبێت ئەو بوارەش دەست کاری بکرێ دەبێت چاکسازیەکی باش بکرێت لەو مەجاالە و لە چاکسازیشدا وەکو پەروەردەکە ئەبێ ڕوانگایەکی واقعبینانە هەبێ نەک بژی و بڕوخێ نەبێت بە سوتاندنی جادە و موسساتی دەوڵەت و خەڵک و حەزبان دروست ناکرێەوە ئەنارشیزمێکی خەتەرناکە کە ئەگەر بێتە سوڵتا فاشیزمی لێ دروستە بێەوە تەجربەی دنیاش وایە ئێمە ئێستا لەم بەرزەخەداین لەم قۆناغەداین سیستەمی پەروەردە لە کوردستان ڕزایەت بەخش نییە ئێمە بۆ نمونە کاتێککە داعش هاجان ئەنسار ئیسلام هاتن بەشێکی زۆر لە قوتابیانی دەرچووی زانکۆ چوونە جیهاد لەگەڵ داعش ئەوە پرسیار لەسەر ئەم سیستەمە دروستەکە ئاخر ئەوی تریان بەشێکی زۆر لە مامۆستایانیش خۆ جیهاتی ئەمنی باشتر دەزانن مامۆستایانش دەستیان تێدا بوو ئەوی تریان ئەوەیە کە ئەم بارودۆخە ئەبێ جانبێکی تریشی هەیە چالاک بکرێت ئەویش لە ملی حکوومەتە موسساتی تر دێنە مەیدان هەر لە سەرکردەکانی سیاسی وڵات ئەمانەی سەرکردەکانی حکومی لە پەرلەمان
شخصیاتی ناو زانکۆکان و پەیمانگاکان نووسەرانی بە تەجروبە و ڕوانگا وازەح نەبێن یارمەتی پرۆسەکە بدەن بۆ ئەوەی کە هێمنی ئیجتیماعی پارێزرێ و بوارێکی دیکەی مناقەشە هەیە وەکو ئەوەی ئێستا ئێمە ئەگەر ئەکرێ سادەتریکەمەوە لە بۆ دایکان و باوکان ئینسان هەمان مناقەشە بکات ئەوژەوەیە کە بێ قەناعەتێک یان باوەڕێک بە دانیشتوانی وڵاتی ئێمە بهێندرێ کە نیگەران نەبن بیر و باوەڕەکانی ئەوان لە خەتەردانیە وڵات لە ئەماندایە باسی پێشکەوتنە شتێکی تر نییە وەرە نیهایەتەکەیدا هەموو قازانجی تێتیاکەن ئەم دڵنیاییەت پێویستە بۆ ئەوە ئەبێ ئێمە دەوڵەتێکی بەهێزمان ئەوە حکومەتێکی بەهێزمان هەبێت تا بین دەوڵەت حکومەتی بەهێزەوەی کە بتوانێت قانون بسەپێنێت ئەمڕۆ وەسایلی گەیاندن لە دەست هەموو کەسدایە تا پێش 10 ساڵ ئەبوایە یەکێک واستە بکە یانە دەرفەتێکی هەبێ یانە کەفاعەتێک یان زەختێکی هەبێ دەورێکی هەبێت تاوەکو لە تەلەڤیزیۆنە دەرچێت لە ڕۆژنامەی وتارێکی بۆ بڵاو بێتەوە ئێوەمانان لە ڕاگەیاندەدا حکمی ئەوماندا فڵان کەس شتی بۆ بڵاو نەکەنەوە فەقیرە ماڵی وێران دەبوو ڕێی کۆتایی داات ڕێی بۆ خۆی دەمایەوە ئێستاوە وانە بەڵام دیسان قانون هەیە ینی هەروەکو چۆن لە مێژە چەک لە وڵاتاندا هەیە لە وڵاتی ئێمەشدا هەیە بەڵام چەک بۆ دیفاعە بۆ کوشتنی خەڵکی تر نییە هەبوونی فەیسبوک و تویتەر و یوتیوب و هەموو ئەو ئیمکاناتانی دیکە کە هەروە زیادە بن ئەبێ بە قانونێک تەنزیم بکرێکە هەموو کەس بەکارگەنی حەق خۆیتی بەڵام نابێت لە دژی ڕەوتی پێشکەوتنی وڵات کە لە بەرژەوەندی کۆمەلگادایە نابێ بەکار بێت و قانون بەدوا بکەوێت نەک بچێ بگرێ و بەریدا مەسەلە گرتنیش نییە جاری وها کرێ پرۆسەکەەوە تەنزیم بکرێکە نەگاتە گرتن و هەرکەس بزانێ حەقی چەندە واتوانێت چی بکات لێرەوە یەکەم دەبێ حسابێک بۆ نیگەرانی کۆمەڵایەتیش بکرێت ئەگەر ئێمە ئەو تەجربە تاڵەمان هەیە ئەگەر نەوەی نوێ ئامادە نەکرێ دوو بژاردەمان هەیە سێممان نییە یانە نەوەیەکی ئامادەکراوی زانستی بە پەروەردەیەکی باش پێشکەش دەکەین یانە ئەم نەوەیە دەبتە هێزێکی تێکدەری ڕووخێنەر لە کۆمەلگاکە کە ژیانی کۆمەلگاکە وێران دەکات هەل لە داعشیەوە دەست پێ دەکات تا دەگاتە ئەم حرەکاتی ئاعترازی و ناڕەزایەتی خەڵکی کە لەوانەیە کە گوێ لە ناڕەزایەتەکە دەگری هەندێک لە حەقیقەتی تێدایە ئەو کەسانەی کەوا پێ نەگەیشتونە و حەقی کاریان هەیە و ئامادەی کاریش نەکراون حەقی ژیانیان هەیە و دەرفەتی ژیانیان نیە نابەرابەری دەبین و پێشکەوتن نابینن ئەمانە وردە لە پرۆسەی جموجۆڵی کۆمەڵایەتی لە شوێنی مناسبی یەکتردا یەکە ئەگەرنەوە قائیدیان بۆ پێیابێەوە جموجۆڵی ئیعترازی دەست پێ دەکات ئێمە لەوەدا وڵاتی ئێمە تەجربەی هەیە چۆنە و ئەگەر ئەو نەوەیە پێ نەگەیشت بێ اونجا تۆ نازانی ئەو ڕێکخراوانەی کە بۆ ئیعتراز دروست دەکرێن چۆن وڵاتەکەت لێ هەڵدەوەشێنن ئەوەی درستش کردو وێرانی دەکەن چۆن متمانەی بینی حکوومەت و بینی خەڵک تێکەدەن و چۆن ئەگەر مەجالیان نەدرایە وڵات بەجێ دێڵن و کاتێککە بەجێش دێڵن دەڕۆن بۆ وڵاتانی پێشکەوتر لەوێش سەربارن لەوێش کەفاەتی باش نین ئەنی ئینسان لە وڵاتێکە کە ئەنفالی بینیوە قەت نابێ ئاواتی ئەوها بۆ دوا ڕۆژی نەوەکانی خۆی بخوازێ بۆیە مەسئولەتێکی ئینسانی و ئیجتیماعی گەورەیە لەسەر مەلی هەمووان و بە تایبەتی لەسەر مەلی کاربەدەستانی علمی لە مەجای زانکۆکان و ویهی پەروەردەشدا و لە نێو بزوتنەوەی سیاسیشدا ئەگەر ئەو پرۆسەیە بە باشی بەڕێوە بچێ ئەم زەختی ئیجتیماعی هەر دروست دەبێ بۆ جێگۆڕکێ ئەنجا ئەو کات ئەلتەرناتیڤی بەهێز جێگرە بەدیلی بەهێز زۆر بن یەک و دوو دەنەبێ ئەم فشارە بەهێزترە بێ و زەمینەی گۆڕانکاری ئاسانترە بێت ئەو کاتەیە کە تۆ لە جێی مدیر و وەزیر و پەرلەمانی و ئەوانی کاروباری وڵات بەڕێوە هەتا لە مەجای زانکۆکانیشدا کەفاعەتی نوێ کاتێک کە دێن بە زانیاری زیاترەوە
بازدە یانە نەتایجی کاری باشتریان دەبێ و ئیستیقبالێکی زۆرتریان لەسەر دەبێ پرۆسەی بەرەو پێشەوە چوون ئاسانتر دەبێ. ئەمە هەموو مەوزوعەکە لەوەدایە ئەگەر خەڵکی دیکە بێ تەعقیدی بکە ئاڵۆزی بکە یا لێی نازانێ یان هەدەفێکی هەیە لەو ئاڵۆزیەدا. ئێمە دەبێت مەوزوعی پەروەردەکردن و جێگۆڕکەی نەوەکانی ئێستا زۆر ئاسانکەینەوە چونکە وڵاتی ئێمە وڵاتێکی خوێندەواری بە مستەوای بەرز نییە، وڵاتێکی تەقلیدیە سنەتیە زۆر بە ئاسانی خوڕافات دەور دەبینی وڵاتێکە مەلاعەلی کەڵکی تێدایە دەبێت لەوێ بۆستین ئەگە وەکو فەرد بە قەیناکە وڵات کاتێکە پەیڕەوی زۆر دەبن دەبێت بزانین مشکلە هەیە ئەگەر کار نەکەین لەسەر ڕێی عام و ڕێنوێنیکردنی دانیشتوانی وڵات ماندووبوون و زەرەری بە دواوە دەبێت. هەمومان ئەزانین کاتێک ئەلتەرناتیڤی بەهێز هەبوون دەرفەتی هاتنە پێشەوەی ئەوانەی کە ڕابەر و هەڵگری سەرمایهی ئینسانی وڵاتەکان ئاسانتر دەبێت. سەرمایهی وڵاتی ئێمە بە هەدەر ناڕوە بەڵکو ئیستسمارەکرێت. بۆیە ئێمە زۆر بە زوویی بە تایبەتی لەم زمانەدا هەنگاوی مەزن لە بە مۆدرنبوونی وڵاتی ئێمە لە مۆدرنیزاسیۆنی وڵاتی ئێمە پێشکەوتن و حەداست لە حیاتی میلەتی خۆماندا دەبینین کە بە دوایدا فەرهەنگی مۆدرنیش دێت کە قەناعەتەکانی ئێمە بیرروباوەڕی ئێمە بۆ ژیان دەگۆڕێت. ئەو کاتەیەکە زۆر بە ئاسانی ئەگەر نەوەی نوێ ڕێزی گیرا نەوەی نوێ ژن و پیاون ئەو کات دەرفەتێکی باشتر و هێزێکی متمانە پێکراوتر دێتە پێشێ بۆ ئەوەی کە تۆ بڵێن جا ژنانی وڵاتی ئێمەش بەشەرن نیوە بە نیوە دەبێت بێنە پێشێ. ئەم هاتنە پێشەوەی نابێ مەکرەمە بێ نابێ خاترگرتن بێ نابێ پیاوەتی پیاوان بێ کە ژنەکانی خۆیان پێش دەخەن دەبێت لێیان گەڕێن کچی من وەک کوڕی من دەبێت لەو دنیاە ئازاد بێ منافەسەی خۆی پێ بکات و تەجربەی ژیانی خۆی هەبێت و پێ بگات و لەو شوێنە ئیستقرارکەکەوە ئەتوانێت خزمەت بکات. زۆر قسەیەک دەکەم لەوانەیە لە هەندێک شوێنان زۆر قرس بێ زۆر لە باوەری ئەخلاقی مجتەمەعی ئێمە ئەم زەمانە پێچەوانەی ئەم چیرۆکە ئاسانن کە من ئێستا گوتم ئەڵێن بۆ ئێوە دەبێ گۆڕدرێن ئەوەی کاگۆڕدرێ قیەمە بەهاکان ئەگەنا ئازادی واقعبینی علم دۆستی ئینجا هاوکاری ئینجا عشق و خۆشەویستی ئینسان بەرامبەر بە یەکتری وەیلا چەند مەبدەکەن بنەمای جارنامەی گەردوونی مافی مرۆڤ پێکدەنە هەموو جارنامەکە کە 20 شتێک لاپەڕەیە لەوانەیە کەمترش بێ ئەتوانی لە 5-6 مەبدەدا کۆیکەوە ئەمانە سابتن. هەر کاتێک بیرروباوەری ئێمە لە کوردستاندا پێچەوانەی ئەو مەبدە ئەخلاقیە بەشاریە نەگۆڕانە بن دەبێت خۆمان حاضرکەین بە هاکانمان بگۆڕین. لە زۆربەی هەرە زۆری کۆمەلگاکانی سنەتی و یان تەقلیدی بەهاکانیان دژی بەشەرن لە هەر بەهایەک دژی بەشەر بوو بەشەری ئازاردا یعنی دژی ئەخلاق ئەبێ ئێمە بەهێمنی بەهاکانی کۆمەلگای خۆمان ئەوانەی کەوە یارمەتی ئینسان نادەن ئەوانەی کە ئینسانە کوژن ئەو بەهایانە بە دەنگی بەرز دیراسەیان بکەین دوای بە دەنگی بەرز بەینجا ئەم بەهایە بێ ئەخلاقیە بێ ئەخلاقی بە مانای جنێونا ئەم بەهایە دژی ئەخلاق چونکە بەشەر بە مەبادیئی گەورەی ئەخلاقیەوە توانێت بمێنێ و پێشکەوێ و بە ئاواتەکانی خۆی بگا کە پێشکەوتنی بەردەوامە پێشکەوتنی نەوەستاوە ئەتو ناتوانانی بە نەسیحەت بڵێ پارەی وڵات بپارێزن جا کێ بە نەسیحەت پارەی وڵات دەپارێزی هەتا ئەوەی کە تو پێڵێ پارێزی. سەروەت و سامانی وڵات لە دەوڵەتێک یان لە حکومەتێکی مؤسساتی بە کادر و کەفاعاتی نوێی کە تێدەگا سەرمایەی وڵاتی ئەوەیە کە ئەو کارەکە و منافەسەی تیاکە و سەرکەوتنی تیا بەدەستێن. بۆیە نابتە شەریک بۆ تێپەڕاندن و بۆ دزی و بۆ ئەوەی کە ئێستا ئێمە لە وڵاتی خۆماندا دەیبینێن یعنی بە حەدێک چاوچنۆکی لە کۆمەلگای ئێمەدا هەیە و ناوبزنەوەی سیاسیدا هەیە کە دەبێت بە زووی لێی تێپەڕین دەبێت بە زووی چارەسەر بکرێت دەبێت بە زووی ئیستیقرارێک هەبێ متمانەیەک بۆ کۆمەلگاکەمان بگەڕێتەوە تاوەکو یەک سەروەت هەبێ بە سەروەت مؤسساتی خۆت دام بکەی
و پاشی ئەوەی میلەتێک هەبێ کە پێی وابێ حکومەتێک و دەوڵەتێکی هەیە کە پێشی دەخات حمایە دەکات بەرژەوەندەکانی دەپارێزێت. ئێمە ئێستا لەو ئەزمەیەداین لەو تەنگ و چەڵەمەیەداین ئەوەی ئێستا تێژێین قەت ئاساییە. بۆیە ئەو مەسەلەی گوزاری جیلەکان لەم قۆناغەدا گرنگە زۆر قسەی لەسەر بکەین و بەو مانایە بێ ئەو کەسەی کە گەنجە بە تەنێ لە ذاتی خۆیدا زانانیە. ئەوە یەکێک لە غەڵەتیەکانی بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوە ئەنارشیستەکانی منتقەی سلێمانی بوون کە من بە گومانم لە دەرەوەژرا وەکو پەتایەک بۆیان تەسدیر کردبین کە ئەوەیە گەنج لە ذاتی خۆیدا حەقی هەیە. گەنج ئەگە نەیخوێندبێ ئەگە پەروەردە نەکرابێ دوایی ئەگە زانا نەبێ دوای زاناییەکەش ڕانەهێنرابێ ئەنجا هەست بە مەسئولیەتی ئیجتیماعی و مەسئولیەتی ئەخلاقی بەرامبەر بە کۆمەلگاکەی و بەرامبەر بە کاری خۆی نەکات ئەم گەنجە هیچ حەقێکی نییە. عنسرێکی خەتەرناکە ئەبێ دایم لەژێر چاودێری بێت چونکە تاوانەکات. هەروەکوڵێن ئەتۆ ڕەحم و هاوکاری و ئەخلاقت لە ئینسانی بێعەقڵ دروست لێ دەست ناکەوێت. ئەمانەوەی بەرهەمی عەقڵن و عەقڵی ئەم زەمانە عەقڵێکە کە علم ئەساسی بیناکردن و پێشخستنی بۆ بێت. بۆیە ئەم قۆناغە لەگەڵ خۆیدا هەموو ئەساسی باشمان دەبێ بۆ بێنێ ئەنی باشتر لەوەی پێشوو هەم شانازی بەم چیرۆکەوە بکە بەم کاروانەوە بکە کەوا هێناومانە و هەمیش ئیستعدادی تێدا بێ بەهاکان ئەو بەهایانەیەکەوە بە کەڵکی ژیان نایەن بە زانینەوە بە لێوردبوونەوە بە مەدروسیەوە بە 24 سەعات بەلاوەی بن. ئەڵێن یەکێک لە فەزلەکانی عەقڵ لە بەشەردا ئەوەیە ئەگەر یەکێک تەمەنی 6 ساڵ بێ وەکو من و کاروان بە بیر و باوەڕی هەڵا لە پەروەردەیدا هەبوو بێ یان خشونەت و انحراف و ئازاردان لە ژیانی شەخسیدا هەو بێ کە ڕەنگەداتەوە لە باری دەرونی و ڕەفتارەکانیدا کاتێک تێگەیەندرێ توانایی هەیە بە 24 سەعات ئەمەی کۆن لەغو کات و قەناعەتی علمی نوێی مەدروس کە پێی وایە ڕزگارە بێ پێوە پابەند بێ پاشماوەیەک تەجاوزی ئەزمەیەکی دوور درێژ بکە لە قەناعەت و لە ڕەفتار و لە خوار و خێچی باری دەرونی خۆی. دەبێت ئێمە ئەو تااقەتە بۆ هەوڵاتیانی خۆمان کەشف بکەین و پێیان بڵین ئێوە ئەتوانن تایبەتی گەنجەکان ئەتوانن هەر بەهایەک لە دژی پێشکەوتن و لە دژی بەرابەری ئیجتیماعی و لە دژی بە مۆدرنکردنی وڵاتی ئەم بێ لە مناقشێتیان نەکەین تەنیا مناقشەکە بۆ بێ کە بە کەڵک نایە غەدر و نابێ بێت هیچ دیکەنە. ئێمە لەوەدا کەم و کوڕیمان یەکجار زۆرە. ئەوی تریان مەسەلەی کرانەوە ئەلێرەوە ئەوەی بەلایمنەوە گرنگە مەسەلەی کرانەوەی ئیجتیماعی من هیوادارم لە نیو سەعات بوەستم سەعاتم دانا بەس بەپێی ئەوێن دەرێ خەریکە لە نیوەکە ئەگەر تێنە پەڕێبم 5 دقەی دەکەمەوە بە زۆر چاکە. کرانەوەی ئیجتیماعی لەو ئەوەیەکەوە من وتم لەوە دەست پێ دەکە هەر کرانەوەیەکی دیکە هەر وەسفێکی دیکە بۆ کرانەوەی کۆمەڵایەتی باز بکرێ کە دەرهاویشتەی بیری ڕۆشنبیرێکیان نووسەرێکیان شاعیرێکیان ڕۆمانووسێکی وەکو فارز بڵێن مەندەراوردی بێ هەر لە خۆیەوە بیری کردۆ و فڕی داوە کەڵکی هیچی نییە. ئەم زمانە زمانی ئەوە نییە خەڵک نەیخوێندە بێ پێ نەگەیشت بێ بڵێ پێم وایە ئەبێ ڕێی لێ بگری پێم وایەکەی لە باقڵی خۆینێتەوە. مەسیری خەڵک پێشکەوتنی وڵات منافەسەی ئێمە لە نێو دنیادا وەکو هەر میلەتێکی تر مەجالی تەجربەی جاهیلانی نابێت تێدا هەبێت. جاهیل حەقی کەمترە بە پێی واقعەک. هەموو ئەوانەی قانون ئەزانن حەق واقعەکە لە نێو کۆمەلگادا ممارەسە ئەکرێ. ئەگەر یەکێک جاهل بێ ناتوانێت ئەو هەموو حەقانەی هەبێت کە دکتۆرێکی گەنج هەیەی. ئەنجا ئەو کرانەوەی ئیجتیماعیە بەو مانایەیە کە هەموو ئەو
بەهاو زنجیرانەی کە دەست و پێی بەرەو پێشەوە چوونە ئەگرن هەوڵی کرانەوەیان بدەین. هەندێکیان بیر و باوەڕن، هەندێکیان بەرژەوەندین. لە بەرژەوەندیەکانیشان زۆربەی بەرژەوەندی سیاسین، لە بەرژەوەندی سیاسی بەرژەوەندی کەسەکانن لە ناو بزوتنەوەی سیاسی کە دەبنە ڕێگرێکی گەورە لە بەردەمی هی کرانەوەی ئیجتیماعی لە بەردەمی بەرەو پێشەوە چوو. دەبێت ئەوە پێم وایە ئەم بوارانە شتێک نییە من لای خۆمەوە وەرەقەی ڕاچێتی نهاییم پێ بێ، بەڵام دەبێت هەموو تێیدا بەشدار بین و هەر یەک بەتایبەتی لە مەجای زانکۆکان و پەیمانگاکاندا دەبێت لە مەجای مەراکزی دراساتدا هەوڵ بدرێ ئەمانە لە کاری واقعیانەی هی مەدروس ساغ بکرێنەوە تا کاتێک خەڵک پێی تەیارە بێ زەرەر نەکەن. ئەبەمە یەکە تەیارێکی بەهێزی لایەنگەری پێشکەوتن دروستە بێ کە ئەوە دەوری ڕۆشنگەران دەورێکی گەورە بێ. ئێوەمانان کە لێرە دانیشتونە ڕۆشنگەر کەسێکە کە پێگەیشتنی عەلمی هەیە و ڕوانگای وازەحیشی هەیە بۆ حەلی کێشەکانی کۆمەڵایەتی وڵاتەکەی لە هەر بوارێک کە لێی شارەزایە بە پێی واقعبینی و پێی ئەو عەلمەیەکەوە هەیەتی. ڕۆشنگەر کەسێک نییە هەر لە خۆیەوە قسە بکات. بۆیە من قسەیەک پێشی ئەوەی ئەو عیبارەتی ئەخیرم بڵێم، من شانازی ئەوەم هەبووە لە ساڵی 1997ەوە بەمە دروسی بەرامبەر بە فکری ئیسلامی و حزبەکان دەست بە قسە بکەم و بڵێم ئێوە هەمووشتان ڕاست نییە، حەقتان هەیە بەشدار بن، بەڵام ڕوانگای ئێوە ڕوانگایەکی هەڵەیە. ئەوەی کە بۆیە باسی خۆمەکەم چکۆکو فەردێک تێدا بەشدار مەگەنا بڕیاری سیاسی بوو. ئێستاوە 20 شتێک ساڵ تێپەڕیوە ئەتوانم بڵێم لەسەرەوەی من ڕابەرانی ئەم وڵاتە هەبوون و ئەگەر نەپارێزابان پارچە پارچیان دەکرد. بەڵام ئەوەی کە گرینگە چیرۆکەکە نیە، ئەوەی گرنگە دەرەنجامەکانیتی. ئێستا بەر لە 20 ساڵ نییە کە بار و دۆخ و زانیاری بە حەدێک بێ کە تۆ دەست بە مناقەشەی شتێکە کە شتێکی تر بریندارەکە. ئێمە ئەو کات نەمادێش هەموو کەس لە مەسەلەی مناقەشەکردنی ئیسلامی سیاسی قسە بکە، بۆ چونکە پەلاماری دینی ئەدا کاتێکە کەس حەقی نییە پەلاماری دین بیر و باوەڕی مقدسە بۆ هەر کەسێک کە باوەڕی پێیە. لە هەمان کاتدا دینەکان جیاوازن، بەرابەرن لەڕووی قانونیەوە بەرابەر بن، چێ زۆرە چێ کەمە کەیفی خۆیەتی. و ئەوانەی کەوا بێدینیشن حەقی ژیانیان هەیە و هەمان حەقیان هەیە. ئێمە ئەبێ ئەو تەسامحە لە وڵاتی ئێمەدا هەبێ. هەموو ئەوانەی کەوا بڕوایان بە دەوری دین نیە بۆیان نیە پەلاماری دین بدەن، خۆ بالمقابل چالاکانی بواری دینیش بۆیان نیە بە هیچ شێوەیەک ڕێگە لە ڕێوشێن بۆ ژیانی خەڵکی دیکە دابنین. ئەوەی کە ئێستا لە کوردستاندا هەیە پێچەوانەیە. من ئێستا کە لە بەرامبەری ئێوە دانیشتووە بە هاوکاری ژمارەیەک باحەسی باشیش زیاتر لە 2 ساڵە لەسەر ئەم قسانە دراسات دەخوێنمەوە، بە تەنیا قسەکەم خۆ حازرەکەم بۆی کە دێم قسەیەکی غەڵەت نەکەم، بەڵکو لە مستەوای ئەوە بێ کە هانی واقعێک دەم کە دەبێت دەست پێ بکرێ. ئەگەر ڕێگە بدرێ خەڵک بە جەهالەتی خۆی لەسەر تەلەڤیزیۆن و فەیسبوک و تویتەر چی خراپە و پێچەوانەی مافەکانی مرۆڤ و پێچەوانەی جارنامەی گەردۆنی مافی ئینسان هەیە و پێچەوانەی قیەمەکانی وڵاتی ئێمەش هەیە، قسە بکات خەڵک هام بدا و دەتوانێت بیشی کات. ئەوە ئەزانن لەکوێیەکرێ لە وڵاتە ئەکرێ کە کابرا ژنی خۆیەت ئەی کوژێ بیکوژێت، ژنی خۆی کوشت، دەماک دەڕۆیشت وەنیە مناڵی خۆی کوشتی خراپ وەڵام نەبات بشت. ئێستا گەشتنە قۆناغێک کەسێک لە ماڵەکەیاندا ژنێک بسووتێ بە شێوەی گومان لێکرا و بمرێ، لەسەر ئێمە ئەخلاقیە کە پۆلیس جەخت بکەین تەحقیقەکەن زان بۆ خۆی مردویاننا و ئەبێ بە عایلەکە بڵین کە مەشاعرتان بریندار نەبێت، چونکە ئەمە کێشەیەکی گەورەیە لە وڵاتی ئێمەدا بۆ یەکێکتر پارێز ناخ. پێش 20 ساڵ لە نێو سیارە جگەرایە ئەکێشراوە نیە، ئێستا لە هۆڵی گەورەدا و ئەبێ بچین لە دەرەوە بکێشینەوە بە مناڵەکان ئەڵێن گەر من جگەرایە کێشم کارێکی ناقانونیەکەم بە پێی تەفسیری علمی، هەر کارێکی ناقانونی زەربە لە ئەخلاقیشەدا ئەوها تەفسیر بۆ منداڵەکە بکەی تاوەکو کە من کە ناتوانم جگەرە تەرکەم ئەو نەیکێشێت، چونکە بێ جیلی جگەرەکەشان کۆتایی بێت. بە هەمان شێوەش
ئەم گرفتانێکە هەمانە دەبێت حکوومەتی ئێمە بە زانایانە بیکات. پێم وایە ناوەندەکانی علمی دەبێت دەست پێشخەر بن، بەداخەوە دەست پێشخەر نین. لە 30 ساڵی ڕابردوو زانکۆ و پەیمانگەکانی ئێمە قوتابخانەکان کە لیانگەڕێت لەبەر منافەسەی حزبی، لەبەر بەرژەوەندی شخصی کە حەقی هەر کەسێک کە بەرژەوەندی خۆی لەبەر چاو بێت، کەس دژی بەرژەوەندی خۆی نابێت، ئەوە حکوومەت و باری گشتیەکە ئازادی بۆ کەسەکان دروستەکە بێ ئەوەی بەرژەوەندیەکانیان بکەوێتە مەترسی. ئەو وای کردووە کە هەموو مل بۆ محافەزەکاریەتی دابنوێنن و زیندوێتی لە زانکۆکانی کوردستان کەم دەبیندرێت. لەوانەیە ئەگە من نایبینم ئێوە ئەیبینن ئەکرێت دوایی وەڵام دەنەوە. زانکۆی زیندوو نین، پەیمانەکانی شوانە، قوتابخانەکانیش کە هەر هیچ. ئەوە نەتیجەی ئەم کەم و کوڕیانەیە کەوە وتن. کاتێ مامۆستایەکی زانکۆ لە هۆڵێکی ئەوهادا باسی مەوزوعێکی علمیە کاکە پەیوەندی بە حیاتی ئیجتیماعیەوە هەیە، پەیوەندی بە سەقافە و بەو بارانەوە هەبێت کە لە مزگەوتیشدا یان لە دەرێژدا کادرێکی سیاسی لە بزوتنەوەی ئیسلامیەکان بێ قسەی تێدا بکە. هەرچی نسوسی مقدس هەیە بێ ئەوەی ڕاست بکات، ریزیان بکات و لە فەیسبوک بەکاریان بێنێ لە دژی بەرژەوەندی و پێشکەوتنی و وڵاتەکەی. و ئێستا بەبێ پەروە بەکاردێنن لە دژی ژنان لێرە و لەوەیە کە دەوریان هەیە و ئێرهاب لەسەر ژنان دەکەن، لەسەر پێکهاتەکانی دیکەی غەیرە موسڵمان دەکەن. طبعاً ئەوە دەبێ کۆتایی پێبێندرێ، ئەوە دەبێ قانون ڕێیان پێ بگرێ و دەبێ حکوومەت پشتیوانی زانکۆکان و مەراکزی علمیش بکاکە ئەوان دەبێ پێشنگ بن. ئەم زەمانە ڕۆشنگەرەکان دەبێ پێگەیشتووی علمی بن. گۆڕ ئەوەی کە من دەیڵێم چیرۆکێکنی هەر بۆ کوردستانی بڵێم دۆستان، هەموو دنیا دەوری یان ئابلوقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیسلامیاندا ئەبینین چ شەڕێک لە گۆڕەیە. ئەم شەڕە شەڕی تێکشکاندنی ئەو بەهایانەیە بەشی هەرە زۆری، ئەو بەهایانەیە کە نەک هەر ڕێگەی لە پێشکەوتنی شەرقی ئیسلامی گرتووە، بوو بە هەڕەشە بەسەر هەموو دنیاشەوە. و ئاخیر جار زۆر لەو بەهایانە ئێستا لەسەر مستەوای عالەمی ئیسلامی تێکشکاوە. جاران یەهودێکت دەدی دەبوایە لێ بمەڕێنی، ئەبایە کوشتنی ئیسرائیلیان کاری شەو و ڕۆژت بێت. دەرچوو کارێکی زۆر نائینسانیە. ملەتێکن دینێکی دیکەیان هەیە، دینی یەکەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونە لە ڕووی تاریخیەوە. حەقیان هەیە و دەوڵەتی خۆشیان هەبێ و ئەبێ کێشەی فەلەستینیش وەکو ئێمە عێراق چارەسەرکە. ئەوەی کە لە سعودیە بەو پارە زۆر و مەرکەزە مقدسەی کە هەیبوو، ئەم داعش و قاعیدە و ئیخوان و هەموو ئەوانەیە کە ئەبینین سەرچاوەکەی لەوێوە بوو. ئێستا سعودیە بڕیاری مەرکەزیەکە تەبدیلیەکەن بە وڵاتێکی مەدەنی. و مەدەنیەت مشکلەوەیە کاتێکە لە کۆمەلگای تەقلیدی باسی مەدەنیە دەکەن و ئازان هەمووی پەیوەندی بە جنس و دەگ و ڕەقسی ناشەرعیەوە وانە. مەدەنیە دەوەیە کە هەموو مەزاهری مەدەنی کە ئینسان پێی شا دەبێ، پێیەکرێتەوە، پێی باشتر بەرهەم دێنێ، پێ باشتر سوعوباتی ژیان قبوڵەکە و توانێ بەرەو پێشەوە بڕوامە. مەزاهری مەدەنی نەگەر زۆر بە ئاسان ئینسان تعریفەکیان بۆ بکە. سعودیە لە ناوە چوو ئەگەر تەسلیم نەبوو وایە بە مەدەنیکردنی سعودیە. ئێوە لە ڕووی فەیسبوک و تویتەرەوە متابعی سعودیەکەن. مەزاهری مەدەنی بە تۆبزی حکوومەت چۆن بە تۆبزی سەلەفیەتی سەپاندوو، ئێستا پێچەوانەوە مەزاهری مەدەنی و خەناعەتی مەدەنی بسەپێنێ. کەواتە گۆڕانکاری لە مەرکەزەوە، لە مەرکەزی دینی ئێمەوە دەستی پێکردووە. هیچ وەڕێک نامێنێتەوە بۆ مامۆستایەکی بەڕێزی ئاینی کە حەقی خۆیەتی وەکو پێشەوایەکی دینی مەحەلی لە بواری دینیدا ممارسەی کاری خۆی بکە، بۆی نییە بە پێچەوانەی ڕەوتی پێشکەوتنی وڵات قسە بکە. هەڵبەت داوای لێ ناکەین بێ پێشەنگیش بێ لە ڕۆشنگەری بۆ پێشکەوتن. حەز دەکەین وابێ. من حەز دەکەم هەر مامۆستایەکی کوردستان مزگەوتان وەکو پاپی ئێستا بن، وەکو دالای لەما بن، منافەسەیان بکەن لە پێشکەوتن و لە ئینسان دۆستی و لە خۆگونجاندن لەگەڵ پێشکەوتنی علمی
وهی شارستانی لە دنیادا کە ئەوەیان پێ ناکرێ بێ قانون حەدێکیان بۆ دابنێت چالاگوانەکانی سیاسی حیزبە ئیسلامیەکان دەبێ حەدیان بۆ دام درێ پێم وایە دەبێ قانون دەرچێ کە بە پەیڕە و پرۆگرامی ئەو حیزبانەدا بچنەوە کە قەناعەتە حەساسەکانی میلەتی ئێمە بەکاردێنن لە دژی میلەتەکە خۆی و دوای 20 ساڵ لە ئەگەر لە زیاتر 96 تالیبان لە ئەفغانستان هاتنە سەرکار کاتە 23 ساڵ 23 ساڵ بەسەر تەجربەیەکە تێپەڕی دیتمان ئەفغانستان وێران بوو عێراق وێران بوو کوردستان وێرە نەژمێرمەوە وێران هەر عالەمی ئیسلامی هەمووی وێران بوو و من قسەیەکیش لێرە ئەکەم یەک ساڵی دیکە ئێران دەبینەوە ناتوانێت بەردەوام بێت ئەگەر خۆی نەگۆڕێت حاڵی ئێران لە حاڵی لیبیا باشتر نابێت تورکیاش ناتوانێت بەردەوام بێت چونکە ڕەوتەکە سیراعاتی بچووکی دەوڵەتان نییە دنیا بۆ بەرژەوەندی خۆی ئەبێ ئیستیقرارێک بەو ناوچەیە بکات تەماشاکەن لە هەشتاکان شەڕ لە ئەمریکای لاتین یەکجا زۆر بوو لەوێش چیرۆکی خۆیان بۆ ئەو چیرۆکی کە من بۆ ئێوەی ئەەکەم لە ئەمریکای لاتینی چیرۆکی خۆیان بوو لە پرۆسەکەدا هەندێک لە حیزبەکانی ئەمریکای لاتین کە حیزبی شۆڕش گێر بوون لە فترێکدا بوون بە حیزبی مافیایی و تا ئێستاش مافیا گەیشتە سەرۆکی کۆمارەکانی ئەو وڵاتانە نەتەوە یەکگرتوەکان ناچار بوو ڕێگە بە ئەمریکا و بە هەندێک هێزی تردا تەدەخول لە هەندێک وڵاتی بچووکی ئەمریکای لاتیندا بکەن نۆڕێگا پێماگە بەسەوە ئەمریکا چوو گرتی و هەر ئێستاش و لە سجندایە ڕئیس جمهوری هی هایتی بوو وڵاتێکی چووکە بەرحاڵ ئێستا لەبیرم نییە لە وڵاتی ئێمە خەریکن پرۆسەی سیاسی هەندێک حەزبەکەن بە مافیا جنێو نییە مافیا پرۆسەیەکە لە نزیکەی بەرژەوەندی سەرکردەکاندا لە نەتیجەی هەندێک بیرروباوەری مەحەلیدا حەزب خۆیان لەگەڵە گونجێنن و هەر نابەرابەریەک و قیەمشکاندنێک و بەرژەوەندی وڵات تێکدانێک ئەکەن بۆی بەرژەوەندیەکان پارزن و بەرژەوەندی خەڵکی ناوچەکەش بە زۆری لەسەر ئەوە ڕادێن و هەندێکی تامینەکەن و بۆیە کەس قسە ناکات و بارێکی خراپ بەردەوام بێ حاڵ لە لوبنان وایە خەریکە لە ئێمە شوای لێ دیت پرۆسەکە بەردەوام بێ زۆر خراپترە بێت ئەمریکای لاتین ئێستا ئاخرین قەڵاکانیان سەنگەریان ڕووخان کە لە ڤەنزوێلایە شەڕ نەماوە ئەم ئەفریقیایە دەمایەک من نەمە ئەتوانی تەماشای تەلەڤیزیۆن کەم هەندە بە قەساوەتەوە دەستیان لە خوێن یەکترنە ئەفریقایەکی ئارام مشکلەی گەورەیان تەخەلوفە بەسەردا ساڵە بە ئەوروپاکە دوای شەڕی جیهانی دووەم شەڕێتیان نەماوە شوێنێکی دیکەش لە دنیادا نییە شەڕێتیا بێت تا من ئیشارە بکەم تاکە شوێنێک ماوە عالەمی ئیسلامیە ئەبێ عاقڵ بێت ئەبێ تەسلیمی ژیانی مەدەنی بێت و لەگەڵ دنیا بگونجێت ئێمە لە کۆتایی شەڕداین ئەوەی کە زۆر جێی خۆشحاڵیە کۆتایی ئەم شەڕەکە بۆ گۆڕینی بۆ تعدیلی قەناعاتی ئیجتیماعی و دینیە و دەبێ ئیسلاحات ڕوو بدات کۆتاییەکەی بە قازانجی کوردیشی تایە کە ئەم دەوڵەتی ئەمانەوێت دروست دەبێت ئەم چیرۆکە بەردەوامە و من دڵنیام ئەو دڵنیایەت وەختی ئێرە نییە ئەگە پێویست بوو جارێکی کە دێمەوە بە شەرح هێڵێم ئێمە دەوڵەتێکمان دەبێ زیاتر لە یەک پارچەیە پێک بێت ئەبەدەن هەرێمی کوردستان بەتەنێ نابێتە دەوڵەتێک و احتیمالە ئەگەر لە ڕۆژی ئەو پۆلیتیکشەوە لی تەماشاکەینوانی نەتوانێت بژی آخر و ئەو دەورەشکەوە کورد لە دوو پارچەی بینێ ئێستا دوو پارچەی ئازادی کوردستانمان هەیە خلافی سیاسی و ئایدۆلۆژیە لە بین دوو پارچەدا ئەبێ ڕۆشنگرانی کوردستان ئەمەشیان بخەنە ناو بەرنامەی پەروەردەی خۆیان کابێ حیوار بۆ لێک حاڵی بوون دەست پێ بکە تا بتوانین دەستکەوتەکانمان بپارێزی ئێمە ساڵ و شتێکمان دوای ڕفراندۆم تێپەڕاند یەک دوو مانگی یەکەمدا ڕەنگ بیرۆرا زۆر بوون کە ئێمە غەڵەتێکی گەورەمان کرد و تێ ئەچین بەڵام ئێستا بە پێچەوانە بەرگارەکە ڕاست بوو کەم کوردتیا بە تیا بوو هیچ
بەڵام بڕیارێکی ڕاستە دنیا بۆیە ئەگەڕێنەوە هەر ئێستا من لە لای دکتۆر هێمن دانیشتبووم باسی ئەوەیە کرد کە لە زۆر ئەوساتی هەتا ئیزاکۆکانیش و مەراکزی دراساتیشدا کەوانە هەمووی ئیشارەیان پێدرێت کە جەوەکە گەرمکە باس لەوەکرێت بڕیاری میلەتێکە کە نابێ بخەوێت ئێمە وا هەڵدەستینەوە شیعارەی کوردستانی بەهێز خۆزیە شیعاری کوردان بە بەڵام شیعاری ئەمریکایە بۆ ئیتحادی ئەوروپا بێ کوردستانکی بەهێز هەبێ بەرژەوەندیان تێدا بڵێ بۆ نەسیحەتی ئێمە نییە دوای ئێمە گوێمان لێوە ڕئیسی ئەمریکا و ڕئیسی فەڕەنسا زۆر بەوازەحتر وتی دوو پارچەی کوردستان تا ئەبەد الئابدین لەژێر حیمایە ئێمەدەن ئەمن ئەو های دەرە بڕم ها ینی محتەواکەی یەک یعنی خلاص کەس ناتوانێت تخۆنی کوردستان کەوێ ئێمە تەجربەی 31 ئابمان هەیە کاتێک کە ئێران ڕێگەی درا داخلی کوردستان بێ دەرکرا حدەکە پارێزرا 16 ئۆکتۆبر بینیمان و ئێستاوە پاشەکشیان پێ دەکەن لە کوردستانی سووریا ڕۆژاوا مەیلێک لەنێو پێدا هەبوو کە خێرا لەگەڵ سووریا بکەونە گفتوگۆ ئینزارێکی تندیان پێدراکە بوەسن بۆتان نییە ئێوە بە بڕیاری ئێوە نییە کە ناوچەیە تەسلیمی سووریا بکرێتەوە و باسی دیکەی زۆر گەرمیشەنە بۆیە ئێمە دەکرێت پشتمان گەرم بێ وڵاتی خۆمان دروستکەین بیرروباوەڕی خۆمان صافکەینەوە قەناعەتەکانی خۆمان ئەوەی کە جێ شانازین دینی بێ نەتەوەی بێ بیپارێزین پێکاتەکانی کوردستان کە وەخت بەش ناکە بەشێک لە پەروەردەی ئەبێ دانیشتوانی کوردستان لە هەموو دین و نەتەوەکان لێرەوە بە بەرابەریان بزانین نەک بە قانون بە قانون دڵین بەرابەرن وەکی دیکە خزمەتکارن نه ڕێگەیان پێ بدرێ بە پێی کەفاعاتی خۆیان بەشدار بن یەک لە ئوموری خۆیاندا دوو لە بەڕێوەبردنی وڵاتدا ڕێگە پێدانێکی جددی دەبێت لێرەوە ئێزیدی پیس نەبن بەشەر مەسیحی جوو کاکەی کە دینێکە تا ئێستاش ناوێرم بڵێن ئەمە دینێکی مستەقیل بێ دەرگایان بۆ بکەینەوە بیان پارێزین بڵین تعبیر لە قەناعەتی خۆتاندا بکەن پێکاتەی تریش لە کوردستاندا زۆر ئەبێ ئەوانە کوردستان ببێتە ئەو سەرزەمینە ئازاد و کراوەیە کە هەموو گوڵەکانی تیا بگەشێنەوە باخچەیەکی گەشاوە بێت زۆری نەکوردن شانازی پێوەکەی بەڵام ئەگەر دوو نەفەر ئەرمەنیشە بن دوو عایلە ئەبن بەقەدەر هەموو کوردن حەقی ژیان و حەقی بەشداریان هەبێت لەو بوارەش دەبێت کار بکەین بەکار بکەین و چونکە ئێمەی کوردی موسڵمان زۆری نین شەهامەتی ئەومان هەبێ حیمایی پێکاتەکان بکەین من لەگە عنکاوایەکان دانیشتومە بە شێوەی دیراسیش هەرچی لەش فرۆشخانە و مافیای ئەنتیکەی تێکدەری ئیجتیماعیە هەمویان لە عنکاوە ئاخنیوە باشە ئەو توجار و ئەنتیکانی ئەمە بۆ پیاوەتی ئەوەیان نیە لە بەلاشاواشتی وا بکەن لە حای عسکەری بیکەن وانە بۆ چونکە پێکاتێکی کەم فەقیر دەسەڵاتیان نیە دەبا دانیشتوانەکانیان 2 ملیۆن بەنجە ئێمە حەدمان هەبایە پایتەختەکەیان بکەین بە لەش فرۆشخانە ئەخر عنکاوە پایتەختی مەسیحیەکانی عێراقیشە نەک هەری کوردستان تاکە 2 شاری مەسیحیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان ماوە یەکیان عنکاوەیە ئەوی دیکەن بە کورکیەگە بەسەو نەچوون لە لوبنان کە عنکاوە لە بەکرکێ زۆر گەورەترە هەر پاراستنەکەی بۆ خۆش دەکەجام نامەسەر ئەمەوسا ئێمە بێت لە ڕووی ئەخلاقیەوە ئەمانە پارێزی یارمەتیان بێ ئەبێ وای لێبێ ژن و پیاوەکان ئێمە لە گروپی دۆستەکانیاندا لەسەر ئەساسی دینی و قەومی نەبێ بێشت تو لە کوردستاندا نابینی لە تەمەنی ئێمەشدا دکتۆر هێمن کەس نابینی من و تۆ و هیسێم مەسیحی بیانە ئێزیدی بیانە مەسەڵەن دۆستی شەخسیمان بن شەوانە بچین لە کافەیەک لەگەڵ ئەوان دانیش ئەوە نەقسە نابێ میکانیکی بێ بەڵام نابێ ئەوەی کاشە بڕوات لە کۆتاییدا دەبێ ئەو دوو مەوزوعە لای ئێوە کە بەلای منەوە گرنگ بووە بە کورتی کەمەوە یەک پەروەردا و جێگیربوونینەوەی نوێ بە یەکەوە ڕەبتن و زەمینەی ئیجتیماعی بۆ سەرکەوتنیش لە ڕۆشنگەریەکدایە کە دەرگا لەبەردەم ئەم پرۆسەیە بکاتەوە ڕۆشنگەری هەمومان ئەتوانین بیکەین هەر یەک بە ئیختیساسی خۆی
ڕۆشنگەری کەمێک علم و دوو کەمیش جورئەتی دەوێت بەڵام ئەو خزمەتێک کە بە کۆمەلگایە کات خزمەتێکی یەکجار زۆرە کە ئەو شعورە بە ئینسانی ڕۆشنگەرەدات ئەگەر ماندووش بوو بێ لە نیهایەتە وەقفەیەک بکات و بەخۆی بڵێ من ئینسان ژیان ڕازیم لەو ماندووبوونەی کە لە پێناوی وڵاتێکا بینیم ئێستا وارەگای خۆی کردەوە هیوادارم هەمووتان ئەو دەورە ببینن و یارمەتی خەڵکی دیکەش بدەین کە بۆ ئەم مەوزوعە سەرنجامەکێشین زۆرم قسە کرد بمبورن لە نیو سەعاتەکە یەک چارێک تێپەڕن سوپاسان دەکەم پرسیار هەبێ باشە و نەژبوو باشتریش وەکو محەممەد ساڵ جمعانیە هێژ بێتە آدابي شديد كونفرنسا كتاو ها كاكل زبشتبه ئەو چوار بەڕێزە دکتۆر هێمن تاکاتەن زڵ مامۆستا دلاوە کەسیتر تەنیا ئیزافە هەیە بەڕە کاکسەر و دەست چاوت خۆش زۆر لەگەڵ تەڵەبەکان سەرسەرم عەفو کات ئەم کاتتان باش پێم وابێ ئێوارەتان باش کاکسەر زۆر زۆر سوپاس مامۆستا دلاوە دەستان خۆش بی فۆرسەیەکی زۆر زۆر خۆش بوو تەنیا دوو خاڵ وەکو ئیزافە لەسەر مەسەلەی خۆپێگەیاندن کتێبێکی زۆر باشی دیل کارنجی هێبەنانی How to Win Friends and Influence People چۆن براتر ببێ و کاریگەری لەسەر خەڵک هەبێ لە ساڵی 1939 نووسراوە و 81 ساڵە پێم وابێ هەتەکە 81 ساڵە بە بەردەوامی چاپ دەکرێتەوە من لە ئێستا خەریکی خوێندنەوەی کتێبەم لە ڕێگا و هەندێکشی زۆر شاز و زۆر مهم دەربارەی خۆپێگەیاندن بەڕاستی فێرمەوە باز لەوە دەکە کە ئینسان خۆپێگەیاندن پرۆسەیەکی بەردەوام تەنیا پەیوەندی بە گەنجانەوە نیە ئینسان دەکرێت لە تەمەنێکی گەورە پاژەوەی بە بەرنامەی ژیانی خۆی دابچێتەوە کەمکوڕەکانی خۆی ببینێ و جارێک دیکە بە خۆی دابڕواتەوە هەندێک ڕێگەی نوێی ژیان ببێنێتەوە و باز لەوە دەکە خۆپێگەیاندنی بەردەوام دەبێتەوە کاری زیادبوونی بەریان نمونەیەکی زۆر جوانی زەدایە بەڕێزان دەڵێ مدیرێک هەبووە باسی ساڵی 39 دەکەم چونکە چاپ کراوەتەوە بەردەنگەوە مدیرێک هەبووە 381 کارمەندی هەبووە دەڵێ ڕۆژانە دەچوومە دایرە کارمەندەکان سەلامی لێم نەدەکرد ئەو کاتەی بەوێدا دەڕۆیشتم خۆیان مەشغوڵ دەکرد بە مۆزوعێک بەس نەمبین و نامبینم یعنی ئەوەندە عیلاقی خراپ بووە بەڵام پاشەوەی بە هۆکارەکانی یعنی بەخۆی بەوەدا ڕوویەوە کە جارێکی دیکە ئەوەی پێ دەڵێن سەلف ئەسسمنت واتە ئەسێسکردنی خۆت خۆ چی پێ دەڵێن خۆ هەڵسەنگاندن ئافرین دەڵێ توانی 381 کەس لە دژوونەوە بگۆڕێ بۆ 381 دۆست تەوان تۆ لە موسسەیەکە 10 کەس لەگەڵ بێ و 10 دۆستی باش نەبێت توانی بەرهەم یەکجار زۆر کرد جا با بێ قسە لەسەر مەسەلەی ئەو نەوەیە بکەین کە ئێستا لە زانکۆن یان ئەوانەی کە بەرەو زانکۆیە خۆماوەکی باشە لە جامعەیش دەکەم هەست دەکەم چەند وەسائلی ئەوەی کاکسەر و فەرمووی وەسائلی خۆپێگەیاندن زۆرە ئەوەندە وەسائلی دیستراکشن یان وەسائلی لادان وەسائلی ئەوەی 4 ساعت کاتت دەڕۆ ئاگادێنێ وەسائلی ئەوەی 1 ڕۆژ بە تەواوی وەخت ڕۆی ئاگادێنێ وەسائلی ئەوەی 4 ساڵی جامعەت بە تەواوی فێرە هیچ نەبووی پێ نەگەیشتی ئەو سەردەمەش نەما کە هەرچی خەریجی جامعەیە تەعین دەبێ و معاشێکی دەبێ و دەبێتە فەرمانبەری دائیمی دەوڵەت و کەس ناتوانێت لایە بەڕێزان ئەو بازاڕی ئێوە دێن بازارێکی یەکجار کۆمپێتیتیڤە یعنی بازارێکی یەکجار منافسی دەوێت تۆ ئەگەر نەبیە گەنجێکی لێهاتووی خاوەن توانە کە بتوانی خاوەنکار یان بزنسمانێک یان مامۆستا دلاوەت
یان من لە زانکۆی سۆران یان کاکسەرۆ لە ئینستیتیوتەکەی خۆی قەناعەت پێبینی کە دەتوانانی ئیزافەیەک بخێ سەر موەسسەسەکەی باوەڕکەوەرت ناکرێت. لەبەرەوە چکای ئاگەڵ لە خۆ پێگەیاندن بن، تکایە ڕۆژانە بایەخ بەو بدەن کە ببی بە ئینسانێکی لێهاتوو، ئەوەی کە کەسێکە دەڵێت 98 خەڵک کاگرازین 102 ئەوانن کە توان گۆڕانکاری بکەن، مە بە کاگرازیەکان مەبە لە 98 مەبە کە ڕۆژانە پێدوابێژیان بەس بریتە لەوەی کە ئەوڕۆ دەخۆم و بەیان هەڵدەسمەوە دەڕۆم. خاڵێکی دیکەوەی کاکسەرۆ باسی کرد درێژی ناکەمەوە لە محازەرەی دکتۆرێک بووین لە ماوەی ڕابردوو هەولێر لە خۆمان لە زانکۆ زۆر جوان بە شێوەی تۆبی بە شێوەی عەلمی باسی لەوە کرد خانەکانی مێشک تۆڕ دروست دەکەن کاتێک ئینسان نێگەتیڤە. کاتێک ئینسان بۆ نمونە ئیش و کاری بەس بریتە لە پرتە و بۆڵە و گلەی و ئاو نییە و کارەبا نییە و معاش نییە و گەرمایە و سەرمایە دەڵێ لە مێشکت خانەکانی مێشکت تۆڕ دروست دەکەن تۆ دەتوانێت دەبێت ئینسانێکی نێگەتیڤ هەموو شتێک بەڕەشی دەبێنی. بەڵام ئەگەر توانیت وردە بەشێک لەو خانانە بکوژێنەوە چۆن بۆ نمونە بڕیار دەی 3 گلۆب لە ژۆرە پێ دەپێنە بێ دەڵێ وردە نێگەتیڤیتیەکە کەم دەبێتەوە لەسەر دەست. برادێکم لە بەریتانیا برایەکی لە کەرکووک شەهید بوو بەداخەوە دوای تەڵەبەی دوکتۆرا پاش ماوەیەک داشی بەسەر وەفاتی کرد. ئەو کوڕە وێران بوو لە ڕووی نەفسیەوە ئینسان دوو کەسی زۆر ئازیزی ژیانت لەدەست دەدەی لە کاتێک تۆ لە یەک لە مەرحەلەکەت هەرە حساسەکانی کە نشونی دکتۆرە هاتەوە تەعزیەکانی بەشداری کرد و گەڕاوە کاکسەر بووە ئینسانێکی دیکە. پاش ماوەیەک قسەیەکی خۆشی دەکردا نازانم چەند بەڕاستی بوو دەیگوت ئەو موانەی ڕیشم کە سپی بوو ناز دەکەم بەڕەشی دێنەوە وتی من بە تەواوی ژیانی خۆم گۆڕی وتی بڕیارمدا نوقتەیەک لە بۆ خەم کۆتاییات ئەو دوو ئازیزەی ژیانی من کۆتاییانە ناگەڕێنەوە. ئەگەر من خەریکی خەم خواردن و نێگەتیڤ و هەموو ڕۆژێ گریان و هەموو ڕۆژێ ئەوە بم نەتوانم ئەوان بێنمەوە ژیانی خۆشم وێران بکەم. زۆر جار کوژانەوەی سرکێتەکانی نێگەتیڤیتی لە ژیانیاریەکەمان باوەڕتان لە ژیانمان دەگۆڕێت. خەوت باشتر دەبی دەموچاوت گەشتر دەبی لەگەڵ برادەرەکانت ئەگەر پرتە بۆڵێک کەم کرد. خەڵک دەتوانێت بێتە دۆست من ناتوانم بمە دۆستی هەندێک کەس لەبەرەوەی بە 5 دقیقە ئەوەندە وزەت دەبا ئەو وڵاتە ڕەش پیشان دەدا. ئەوەی کاکسەرۆ فەرمووی هەمووی بۆ نمونە ئێمە چەند زانکۆ 3 زانکۆمان هەبوو لە کوردستان ئێستا 16 زانکۆی ئەهلی و 16 زانکۆی حکومیمانە من ناڵم هەمووی باشە بەڵام پێشکەوتن لە وڵاتە هەیە. وەرن ئێمە با ئیش لەسەر ئەوەی هەمانە بنیادی بنین هەموو ئەو کەم و کوڕیانش کە هەیە من دکتۆرایەکەم لەسەر گەندەڵی لە وڵاتانی دوای شەڕ نووسیوە و لەسەر کوردستانیش دراسەم کردووە. من دەزانم چ لێرە دەبچێت بەڵام ئایا خەمی پێ بخۆم و بێم خەڵکی پێ ڕژ بکەم چ دەگۆڕم ناوەک من لە شوێنێک ئیشێک وەردەگرم با ئەوەی پێم غەڵەتە ئەوە دووبارە نەکەم. کاک فەرسەد سۆفی قسەیەکی جوانی کرد لەو ڕۆژانەی ڕابردوو گوتی بۆ من لە کاتێک مدیرێکی خراپ لە شوێنێکەیە گوتی ئێمە هەموو لیژنەی چاکسازی کەوتبوونە دوای ئەوڕۆ راپۆرتی لەسەر دەنووسێ وای کرد فڵان وای کرد دوو ڕۆژی تر لامان برد گوتی هەموو ئیسراحەتمان کرد لەبەرەوەی کەسەکە واز کەسێکی نوێمان هێنا گەنج کە خۆی بڕیاری داوە چاکسازی خواست بێ نەک لیژنەیەک لە دوای بێ. وەرن با خۆمان پێ بگەینین چونکە ئەگەر خۆمان پێ نەگەینین ناتوانی کارت دەستکەوێت لە حکوومەتە. ئەگەر چاکسازی خوازی دەبێت خۆت بخێ بە دیوی ئەو کەسێک کە لەو شوێنەیە و ڕخنەت لێیەیە. زۆر سوپاسان دەکەم هیوادار ئیسفادەمان کردوێ بەڕاستی لەو من خۆم زۆر گەشامەوە بەڕاستی زۆر سوپاسان دەکەم. سپاس دکتۆر. زۆر سپاس کاکسەرۆ زۆر سپاس ئەم دەرفەتە. وەڵام من پرسیارێکم هەیە پرسیارێکی شەوەیە کەی ئەو نیەتە بەردەوامە بێ کە جەناب ئێستا باسیەکەی ئەو نیەتە خاوینە کەی دەست پێ کات بەردەوامە بێ بۆی بتوانین لە وڵاتی ئێمە بەرەو چاکسازی باشتر بڕۆین کە باسی پەروەردە و ڕۆشنبیری و زۆر بابەتی کرد. ئەوەیەک دوو بە قەناعەتی من نەبوونی دەستور لە وڵاتی من کێشەیەکی زۆری گەورەیە بە بووچوونی تو ئەگەر دەستورێک لە ئایندە بنووسرێت بۆ کوردستان ئەو هامەجالی فکرە و حزبی ئیسلامی بدرێت بۆ دواتریش بۆ ئێمە نابێتە کێشە. نازانم پێشتر لەو یاسا بەپێی یاساکانی پەرلەمان بووە کە ئەو هامەجاڵرا بۆ ئایندە نابێتە کێشەوە و دەوڵەتانەی کە باست کرد هێستش ئەزمان کاکی من شتێکی زۆر جوانی باس کرد ویستم بەحس بکەم لە کنە قومندانە بۆ ئەوەی خۆ پێگەیاندن
هەموو شتێک بوونیەتی ئینسان ئەگەڕێتەوە ئەگەر ئینسانیەتی پاکی هەبی لە هەر بوارێک بۆی پێ بگەینی گرنگ نیەتی پاکە بەڵام پرسیاری من زیاتر ئەوەیە کە ئەو نیەتەی جەنابەت باسەکەی لە کێ دەست پێ بکە خەلەلەکان لە کێن لە پەروەردەیە لە سیستەمی حکومڕانیە لە مەسەلەی ڕۆشنبیریە لە مەسەلەی هەر بوارێکی چ تەواوی دەست پێ زۆر وڵا حەزەکەی فەرموودێ باسی گەنجان بۆ تو دەبێ بێ لەوێ قسەی خۆت بکەی ێوارتان باش بە ڕێزان سڵاو ڕێز بۆتان تۆ ێوارتان باش من ناوم شێردە سەنعانە دانیشتووی گوندی باڵێکیان سەر بە ڕێزای سۆران دابین لە خۆ ناغی چارەشی دەرنوزانی فاقەتیادا ڕێزگای سۆران ئەمەی سەردا شتێک تەڕکەم سەر بەستەکانی ئەگەر بێت و سەیری زۆربەی توێژران بکەین زۆربەی فەیلسوفان بکەین ئەبینین یعنی 5 ساڵی تەمەنیەکەین لەڵ زۆر گرنگە ئەرێ مندا چۆن پەروەردەی بکەیت ئاوەڕێی سەسایەتی ئەو منداڵە دروستە بێ لە داهات باشە سەرتا پرسیارەکەم ئەوەیە یعنی دکتۆر ئەگەر بێت و سەر واقعیەتی ژیان ئایا ئێمە چی بکەین هەروە بەڕێز ئاماژە بێت کرد تاکو بڵێن کۆتایەکی تاڵ باشترەدا تاڵێکی بێ کۆتایی یعنی چی بکەین لێرەدا باشە تاکو ئێستا ئەگەر 1970 ئەتوانی ئاماژە پێ بکەین بۆچی ئێمە کەوتینیژێ کاریگەری ڕاگەاندن لە هەمان کاتدا هیچی نەدیتی لەسەر ئەوەی کە ئێمە ڕۆڵێکی گرنگ ببین لە ڕاگەاندن لەبەرچێت کاتێک پەشێک لە کەناڵێک دێت یاخود ئەو فلیمانی کە تورکین یاخود بارسن نووسراوە خۆی لەسەری کۆزای هەژدێ و زای 16 بەڵام لە کاتێک کە ئەتو باس لە حکومەت لایەن حکومی ناحکومیەکانەکەی کە چی خۆش ئێمە ئەبینین یعنی پەروەردە ڕۆڵێکی گرنگ هەیە لەوەی کە ئەو منداڵە داتن کاردانەوەی هابی لەسەر ئەو تەماشاکردنی ئەو درامایە ئەو منداڵی کە ئەبینی نووسراوە دایک باوکان ئەبینێن نووسراوە زائید 18 زائید 16 کەچی لە هەمان کاتدا خۆی منداڵەکانی بە هەمووی تەماشای ئەو درامای ئەکەن کەچی ئەبینی منداڵە ئیدی حەزەکە تاقی بکاتەوە کەساتێک وەکو فلیمەکانی کە زۆربەشمان ئاگامان بوو فلیمێکە و بەنای فلیمی جۆمۆنگ ئەوەی کە یابانی بوو تیرکوان ئەوانە هەر بەخۆش ئەو ڕووداوانە دیت کە ڕوویدا بۆی کە تیرکوانێک لە چای منداڵێکدا چێری کرد یاخود ئەبینی ئەو شەڕە ئەو نازانین چەخۆ چیە ئەوش حەزەکە ئایا ئەگەر ئەو چەخۆ ئەوش داویشێنی ئایا هەمان ئەخوێنی لێ کە دیتەتی کەواتە ئەگەر ئێمە هەتا ئەکو ئێستا هەر بە قسەی خۆمان بردبیتەوە کە داچی کورد لە 1970 کەوتوتە ژێر کاریگەری ڕاگەیاندن ئایا ئەو دایک و باوکانە ئایا ئێوەی بەڕێز و ئایا ئەو دەستگا حکومی فەرمی نافەرمیانە تاچەند ڕۆڵیان هەبێ لەسەر ئەوەی کە ئەو تاکانی نێو فەردی کورد بگەڕێنەوە بۆ کارێکی باشتر زۆر سپاس کاک شێر دەست خۆش کاک شێر دەبنەس طبعا گەنجە سڵتم باشە وەڵام من دەستخۆشیت لێ یەکەم کاکسەرەوە بۆ کۆی قسەکانت ئەوەی کە جەناب لە کاتێک قسەکردن باست کرد کە 2 ساڵە خەریکی کۆمەڵی گشتی بۆ بتوانیت لە شوێنێک قسە بکەی حەزم بکرێ قسەکانت وەربژێن بەفعلی ئەو وەسەتیت ئەو معتەدیلێم لە جەنابت دی بە جۆرە قسەت کرد خۆت نەبەستەوە بە ئایدۆلۆژیایەکی دیاری کراوە کە کۆمەڵە کەسانێک پێیان وابێ ئەو چەمکانە هی ئەو بەکاردینێ ئەو بەرجەستە بوو لە قسەکانی جەنابت قسەی من دۆزێک تێکەڵت لەگەڵ لایەنی دینیەکە کرد قسەی من لەسەر ئەو لایەنەیە زیاتر پێم وایە گەنجی ئێمە ئەو کاتە ڕێەکەی لێوە نەبی کاتێک لە خۆیەوە دەست پێکات یعنی کاتێک مامۆستایەکی نییە دەستی بگری و مامۆستایەکی نییە ڕێی پیشان بدا ئەو خۆی ببێ بە مامۆستای خۆی ئەو کاتە نەکبەتەکە بەرۆک یەکگریت و سەر لێ شەواوە بی بینیمان لە ماوەی ڕابردوو هەر بە نسبەتی داعش 3 کەس لە چۆمان بوون بە داعش و چوون و دواتر لەوێ دەریش کوژران و ژنەکانیشان نازانم چیان بەسەر هاتی ئێستا یەکێک لە خەلەلەکان ئەوە بوو ئەوان خۆیان ئیعترافیان بە مامۆستایانی ئاینی ناکرد خۆیان لە خۆیانەوە کتێبیان نەخوێندەوە خۆیان هەر بۆ خۆیانەوە یعنی ڕێیان هێڵیان بۆ کێشان ساڵی 2010 بوو لە مصر خەتیبێک هاتە سەر مینبەر و خوتبەیەکی دا باسیەوەی کرد چێ لە ئێمە وەکو موسڵمان جورئەتی ئەوەی هەیە وەکو ئیبراهیم بڕوە ئیسماعیلی کوردی سەربڕی
کەسێک کە لە خودبەکە دانیش بوو دوای چووە ماڵەوە و کوڕەکەی خۆی سەر برد. ئەو خیتابەی کە هەیە ئێستا مامۆستایانی ئاین لەسەر میمبەرەکان بڵاویەکەنەوە خیتابێکە خیتابێکی گشتی نییە، خیتابێک نییە لە پشتەوە مەسئلەی نیشتیمانی و پێویستی لە دەموچی لەگەڵی بەیەکەوە بن. وەزارەتی ئەوقاف لە ماوەی ڕابردوو مامۆستایانی ئاینی تایتڵی ئەدانێت، هەر مامۆستایەکی ئاینی کە خەڵکی بە پێویستە لەڕێی ئەوقافەکان ئاگادار بکرێنەوە لەو تایتڵانە زیاتر قسە نەکەن. بەڵام هەر تایتڵێک بگری دووبارە مامۆستایەکە ئەڕواتەوە و لەو سەرهێنیتەوە و ئەوەی کە خۆی ئێوە بەو شێوەیە قسەکە. بەڕای جەنابەت بوو کەسێکی بە ئەزمون ئەو فکرەش کە دانرا بەڵام جێ خۆی نەگەر چ میکانیزمێکی دیکە بژیرێتە بەر بتوانین تەوحیدی خیتابی مامۆستایانی ئاینی بکەین بەو جۆرەی بە جۆرە قسە بۆ خەڵک بکەن کە دوجار فەرخە داعش و بەچکە داعشی ترمان بۆ بەرهەم نێنن. زۆر سوپاس مەسەڵدار. ئەمە کاکسەرۆگەر بەس یەک بەکەمتر لە دەخل هەر نمونەیەک ئیزافە بکەم لەسەر مەسەلەی جەنابەت فەرموود کە ئەو تەوژمە توندڕۆیەی پێش دروستبوونی داعش لە شەرق ئەوسەتەوە هەبوو کاریگەری لەسەر هەموو ئەوروپا. من خۆم لە بەریتانیا پاکستانیم دیتیا دەڵێ ئێرە دارولکوفرە، یعنی لە بەریتانیا لەدایک بوو، دایک و باوکی لە سەردەمی شەڕی دووەمی جیهانیەوە هاتوون لەوێ گەورە بوون، باپیری یعنی باپیری بووە سێ پشت لە بەریتانیا بوونا لەوێ لەدایک بووە بە مەکتەبی ئەوێ گەورە بۆ دەبوو ئێرە دارولکوفرە. یعنی بۆ مناقەشە گوتم دارولئیسلام چییە؟ گوت سعودیا بوو بۆ ناڕوێ بڕۆێ مەبەسم عن بەفعلی و بۆ ڕەشی زدی لەسەر سەرکار حەفلەی لە سعودیا. زۆر سپاسان دەکەم. من لە قسەی دکتۆر هێمنەوە دەست پێ دەکەمەوەی کابرای پاکستانی. جا من لە عەنکاوە و لە هەولێر لە بەحەرکە و لە هەولێر نمونەی دێنمەوە لەو دانیشتنانەی ئەنستۆی ئێمە لەگەڵ شخصیاتی دینی و اجتماعی و علمی عەنکاوە کە هەمووشی بە تەزیلکراوی هەیە، هەر کەسێک ویستی توانێت بێ کۆپیەکی بدەینێ یان تەماشای بکات بۆی ئەگە بێوێ دراسە بکات. نوری هەیە بەرنامەی سایکۆلۆجی هەیە، نوری خۆی گەڕایەوە بەڵێ ئێکێک بوو لە بەش دەڕوان گوتی لە هەشتاکان پاس لە ئەو کات من لە ئێرانمە و ئەو دیمەنام لە بەرچاو نیە، پاس لە بەحەرکەوە هات بۆ ناو هەولێر و ئەگەڕایەوە. عەنکاوەش تەنک بوو ئەو کاتی وەکو ئێستا گەورە نەبووە، گەرما بوو، ژنێک منداڵێکی بە باوەشەوە بوو لەسەر ڕێکە ڕاوەستا بوو، وتی منیش بە خێزانەکەی خۆممان بە یەکێک لە ژنەکانی عایلی خوانیتە چۆ بیهێنە ژوورێ با لێرە بێ خۆ پاس کە دەیبینین کە هات سوار بێ، وتی ژنەکەمان هێنا ژوورێ ئەو کاتی دۆی سارد و چاو ئەوانەمان لێنا، گوتی لەگەڵ خواردنەوە گوتی جا بە پێکەینەوە ژنەکە گوتی ئەنگۆ مسلمانیش نین تا برێم خوا خێرتان نووسی، ئەنگۆ هەرس نەبە بەهەشتێ هەرسە مارەکی گەرەک باش بوو. عفوا هەرسنە جەهەنەمێ هەرچە مارەکی گەرەک باش بوو. ئەمەیان نمونەیە کە لە زاکرەی ڕۆشنبیرێکی عەنکاوەدا ماوە لەوە لە مرکزێکی دەراسەت دووبارەیەکاتەوە. ئەوەم بۆچی هێنایەوە؟ وەکو باوەڕ لە ناو میلەتی ئێمەدا زۆرە، یەک نمونە نییە. ئەوەی کە سوپاس بۆ برای بەڕێز دکتۆر هێمن میرانی بۆ ئەو پشتیوانی و تەواوکردنەی ئەوەی کاک هیچم نییە تەنیاوە نەبێ منیش استفادەم لێکرد کاک هاتەم ئەوەی کە کەی دەست پێ دەکات. من پێم وایە ئەگەر دوور لە کاری حزبی و سیاسی چکە لە شوێنی مناقەشەی لەسەر مەسیری وڵات ئەگەر هەمومان حزبێکیش بین دەبێ حزبی نەبی. من پێم وایە وڵاتی ئێمە حرەکات یان بزوتنەوەی زۆر ئەسیلی تێدا هەنا، نەک پێم وایە بەڵکو بە بەڵگەی پێبەستراوە قسە دەکەم کە ئەوانە بوون بە بنەما بۆ بزوتنەوەیەکی نەتەوەی ڕزگاری خوازی هێمن و ئینسانی کە ئێستا هەموو دنیا تەیری دەکات. ئێمە لە منطقەیەکی تقریبان گەورەی کوردستاندا بزوتنەوەی بەناوی بزوتنەوەی بارزان سەری هەڵدا. ئەم بزوتنەوەیە لە لای گەنجان شاراوەیە. من ماوەیەکە ئیشەکەم و کتێبێکی لەسەر ئەم مەوزوعی ئێستا هەیە، هیوادارم زوو لە دەستم تەواو بێەوە هەوڵەدەم تەسویقێکی باشیشی بکەن کە چی تێیە. ئەم بزوتنەوەی لەسەر ئەساسی عەدالەت، بەرابەری نێوان ئینسانەکە، خۆشەویستی ئەو شوێنی کە لە ێژەی دوایی تەبدیل بوو بە نیشتیمان بە کوردستان و لە عینی کاتدا پاراستنی پێکاتەکان بنەماکانی ئەمە تەمان تاریخێکی دوور درێژی هەیە لە زمانی ساسانیانەوە دێ هەتاوەکو ئێستا.
ئەمە بە سوتفەیەکی باش ئەگە میلەتی ئێمە سوتفەی خراپی تیاوە بن دی باشی ئەوەیە کە هیچێک لە سەرکردەکانی ئەو بزوتنەوە ئیجتیماعیە ئیسلاحیە دینیە کە مستەفا بارزانیە بوو بە تەحویل بوو بە سەرکردەیەکی نەتەوەی نیشتیمانی باشەوەی کێسە ئێمە پێڵێن ڕێبازی بارزانی ئەم مەبدەئە عەدالەت خوازانەی هێنایە ناو بزوتنەوەیەکی نوێی ناسیۆنالیستی بە ئەهدافی نوێ من پێم وایە ئەمە دوور لە پارتی دیموکراتی کوردستان پارتی حەق خۆیەتی شانازی پێوە بکە بۆ وڵاتی ئێمە ئەبێ ساغی کەینەوە کە ئێمە تۆڕاستکی باشمانی تەبان شتێکی لەو بابەتە لە بزوتنەوەی حەقەشدا هەیە وەڵام ئەوان حاڵیان شەپڕێ و نەیانتوانی داخلی بزوتنەوەی سیاسی بە باشی بن ئێستا ئێمە ئەگەر یاسای پێشکەوتومان هەنا ئەگەر تەسیری باوەڕەکانی بزوتنەوەی عەدالەتی چاکسازی بارزان بۆ ناو بزوتنەوەی سیاسی نەبووایە دوای ساڵی 91 بۆ ئێستا لە پەرلەمانی کوردستاندا یاسای پێشکەوتومان نەدەبوون بەڵکو ئیبن تەیمیە دەبوو بە سەرچاوەی یاساکانی ئێمە یاسای زۆر خراپمان دەبوو من ئەوە ئەزانم هەموو ئیش ئاگام لێیە قسەیەک ئەکەم لەسەری ئەوەستم یەک حزبی یەک سەرکردەی سیاسی دوور لەو ڕێبازە وەکو بیر دکتۆر هێمن نەوەکو حزبی من نەمبینیوە لە حزبەکەی خۆی یان بەتەنێ مەشروعی یاسایەک پێشکەشی پەرلەمان بکات کە پێشکەوتنی کۆمەڵاتی تیابێ یەک دانش نییە کەواتە دەکرێت من بۆ خۆم پێم وایە تەسیری ئەمە بە شێوەی مۆدێڕن لەم زەمانەدا کە ئێمەمانانین هیچمان دژی عەدالەت و پێشکەوتن و کرانەوە نین و ئەمانەوێ پێکاتەکانشە من و ئەگە دەرگا کراوە بێ لەسەر پێشکەوتنی زەمان وهی عەلەم اینجا لەم میلەتە کادری نوێ پێگەن ئەمەیان باشترین سەرچاوەی هێزە کە ئیسلاح لە وڵاتی ئێمەدا ناوەستێت لە ڕێیە دەبێت بشگات و هەر کەسێک و هەر سەرکردەیەکیش بەرامبەری بۆستێ تەنیا زەربە لە خۆیدا هی دووەمیان ئەوەیە کە مەسەلەی دەستور و مەسەلەی ئیسلامیەکان جارێ دەستور نەکەین بە شتێکی زۆر مهم زۆر وڵات لە دنیادا هەن وڵاتی بەهێزیش هەن کە دەستوریان نییە بەڵام باوەڕیان بەو یاسانەیەکەوە دەریەکە و هەر لە خۆیەوە تەبیعەتی ئینسان وایە کە تو لەسەر ڕەواڵێک ڕۆیشتی خۆی سیستەمێک وەرەگرێت دوایی تەنزیمە بێ تەنیا تایبەت بە ژیانی ئەو میلتە من بە دووری نازانم کورد هەر بەو قانونی باشدانان و قانونێک دێ قانونەکەی دیکە پاڵ پێوە دەنێ بەڕێوە بچی هیچ زۆرێکیش ناکات لەوانەیە باشیش بێت باشەکەی وەیە کە تۆ بەندێکی دەستوری نابێ ڕێگە لە قانون نوێ بگرێت بەڵام ئەگەر دەستورێکماندانە ئەبێ دەستورێکی زۆر کراوە بێت دەستورێک بێ لە ئایندەشدا وەک دەستوری فەڕەنسا و ئەمریکا ڕێگە لە پێشکەوتن نەگرێت بۆ دەبێت لەسەوە مناقەشە زۆر بکرێت کێ بەرپرسە لەوەی کە درەنگ داهاتووە لەوەی کەوا زێمان پێگەیشتووە سەرکردەکانی ئەمە بەرپرسە لە تاخیر لە هەموو کەم و کوڕیەکانی 30 ساڵی ڕابرد و کامانە بەڵام بمانەوێ یان نەمانەوێ بزوتنەوەی سیاسی وەکو بزوتنەوەی ناو کۆمەلگای ئێمە کە ڕێشمەی کۆمەلگاکەی بەدەستەوەی بەرەو سەر بەخۆی ئەوە تواناکەی بوو ئەوە قەناعەتەکانی بوو ئەوە چیرۆکەکەیەتی بەلانی کەمەوە لە شوێنێکین ماوین ئەم مناقەشانەی ئێستا لە شوێنی ئەوهاکەین کە نیازی پێشکەوتمان هەیە کەواتە دەبێ بە گەشتبینی بڕوانین بە گەشتبینیەکە تەنیا نەسیحەت نیە ئەتوانین وڵاتێکی عادل پێشکەوتوو کە تەنیا عالمەکان بڕیاردەری یاسا و بڕیاردەری بنەماکانی ژیانی ئەو وڵاتە بن خەڵکی دەر لە تەفاسیلدا ئەتوانێت زۆر قسە بکات کاک شێرزاد سەنعان ڕاگەیاندن دەوری خراپی هەیە بەڵێ من جامنی لە بێشانسیش لە دامەزێنانی ڕاگەیاندنی کوردستانم ینی لە نەوەتویەکەوە تاوەکو ماوەیەک بێ ئاگام لە وردەکاری و تەحملی مەسئولیت دەکەم ئێمەش کوڕی ئەو میلەتە بووین ئەمەی ئێستا هەیە ئەو کات نەبوو یعنی بڵێ یان نەڵێ لە بزوتنەوەی شۆڕژگێری و لە تەجربەی عێراقەوە کە بەجێ مابوو ڕاگەیاندنیش وەکو هەموو مەئەسساتی تەروە مەسیری خۆی تەیەکات سەرنجام پێدەگات و ڕێگە لەو کەم و کوڕیانش پێم وایە هەندێکی بە یاسا هەیە بزوتنەوەی سیاسی نایەڵێ
هەندێکی دەبێت کامل بکرێت دەبێت یاسای نوێی لە بۆ دابدرێ و اینجا خاوەنەکانی ڕاگەیاندن دەبێت بگەڕێن خەڵکی خوێندەوار و هیچ شارەزا دوای خوێندەواری بمانە علمی بکەن بە بەرپرس و بە دەمڕاستی کاروباری ڕاگەیاندن هەر لە حیوارەکانی تەلەڤیزیۆنی دەنگ و باسەوە تا دەگاتە مدیر و بڕیاردەر تا ئێستاش لە کوردستاندا ژمارەی ئەوانەی کە مستەوای خوێندنیان لە خوارەوەی بەکەلۆریۆسە ڕێژەکە نازانم بەڵام لەسەرەوەی هەفتەیە لە سەتایە لە کاتێکە بە سەریعی ئیشارەم پێکرد ئێمە لە زەمانێکە ژین ئەو کەسەی کەوە قۆناغی یەکەمی تربیەی علمی نەبینی بێ کە بریتە لە قۆناغی یەکەمی زانکۆ بمانێ بەکالۆریۆس ناتوانێت سەرەدەری لە کاروباری دنیا و وڵاتی خۆیدا بە باشی بکات هەتا ئەگە زیرەکیش بێت زمانی ئایدۆلۆژیان نەماوە نەک لە بەرەوەی بڕیارمانداوە نەمێنێ ئایدۆلۆژیا لە تاریخی بەشەردا تەجربەی خۆی پێشکەش کرد تەنیا ئازاری میلەتان دەدات تەنیا جوهدی بەشەر وێران دەکات ئەدی بەدیل چییە؟ لە کۆنەوە مناقەشەی بینی مەراکزی علمی و ئایدۆلۆژی هەبووە و ئێستا مەیدان لە تاریخدا بۆ مەراکزی علمی کرایەوە ئەوانن کەوە بیر و باوەڕ و سیاغی قوانین پێشکەش دەکەن جا دوایی بەرایەندەکەی کە چۆن دەبێت ڕاگەیاندنیش بە هەمان شێوە پێم وایە هەمان مەسیر دەبرێ دەبێت خوێندەوار تێیدا زۆر بن دەستگای گەورەی ڕاگەیاندن دەبێت پشتی بە مەرکەزی دەراسات ببەستێ ئێستاش ئەوە مشکلەیەکی گەورەیە لە مەدیدێکی ڕاگەاند پێ نازانێت چۆن پشت بە مەرکەزێکی دەراسات بەستێ چۆن ئیسیفادە لە مەشورەتی علمیان بکات ئەبێ ڕەبتێکی باش هەبێت مەسەلەی کاک دلاوەرەوەی مەسەلەی خیتابی دینی ئەو تەجربانەی کە باس کرد ئەوە یەکی کێشەیەکە دەبێت ئیشی تیا بکەین تا ڕێگەی چارەت بینینەوە هەست دەکەین کە ئازاری خیتابی دینی بۆ دین و بۆ کۆمەڵگاش هەیە لەوەیاندا دەبێت یەکلابینەوە لەوەیش کەوا ڕێگە بدەین دین پێشێل بکرێەوە مافی مرۆڤ نابێت پێشێل بکرێت کەواتە بێ بە دیقەتەوە ئەم تەجربەی کە حکومەتی ئێمە هەبووە حکومەت داوا بکات یارمەتیش بدات سەرمایەش سەرف بکات تا خەڵکی شارەزا دیراسە بکەن و لە هەر مشکلەیەک بواری مەراکزی علمیە هەر مشکلێک لەسەر مێز دانرا ئەجا عالمەکان دەوری ئەدەن و ڕێگە حەلیش پێشنیارەکەن من پێم وایە نە ئەو بەرهەڵدانی جڵە و بەدەستی مامۆستایانی ئاینی لە مزگەوتدا پەنا باسی هەموو شتێک دەکەن بەشەر بۆ خۆی توانای ئەو هەموو زانیاریی آخر غەدر لە خۆیان دەکەن ئەجا لە هەموو دینەکاندا هەر دینی ئیسلام نا هەموو دینەکانی دنیا هیچ ئاگایان لە علم نییە ئاگا لە علم هەبە 3000 ساڵ پێشی ئێستا دنیا شامی شەریف دەبوو لە پێشکەوتنی علمیدا وەکو ئێستا پێشکەوتترش دەبوو ئەمە عیب نییە ئەمە تەجربەی بەشەرە ئەمە پاشی ئەوە ئەجا لایەنگری سیاسی دەکەن و مامۆستایانی ئاینی بەرژەوەندی فی ئەویان بەرژەوەندی توێژیان کاریان لەوەدایە کە بازارێک گەرمکەن جمهوری هەبێت ئەو جمهورە جمهوری نەخوێندەواری هی گوێڕایەڵە بۆ خوڕافات عیب نییە خوڕافە و ئوستورە بەشێکە لە تاریخی پێگەیاندنی میلەتاندا بەڵام لە سەردەمی علمیدا لە ڕەفەدا دەندرێت دراسە دەکرێت وەکو تاریخ نابتەڕێ نوایی ژیان دێن دیومانە چۆن ئیسارەی بەشداربووانی نوێژی جەماعەت دەکەن و پەلاماری هەموو شتێکەدەن مافی مرۆڤ پێشێل دەکەن زۆر جار پەلاماری ئەشخاص دەدەن بڕیاری کوشتنی خەڵکیان بەزاردادێ کۆمەلگایەک ناتوانێت لە ئەمن و ئاماندا بێ ئەگەر ئیش و مامۆستایانی زانکۆش ڕێگە بەخۆیان بدەن لە هەموو شتێکدا قسەیان هەبێ و بڕیاریشان هەبێت ئەمە پێدەگوتە هەمەجیە داخر هەمەجیتە ئەوەیە بۆیە ئەبێ ڕێگە بە قانون ڕێگەیان بدەن ئی دووەمیانەوەیە کە وەزارەتی ئەوقاف وەرەقە تەبلیغات و ئەو خیتابە بدە فڵانی توش ئەو خیتابدا ئەوەشیان خراپە ئەوە ئیرادە لە مامۆستایانی وەردەگرێتەوە ئەوەیە کە بزانین لە وڵاتانی پێشکەوتووی کە دین چۆن مؤسساتی دینیان تەنظیم کردووە بێ ئەوەی زەربیان لێ بدەن ئێمەش بە خصوصیاتی کوردستانی و موسڵمانیەتی و فرەن دینی لە کوردستاندا ئەگەینە نەتیجەیەک ئەوژەوەیەکە دەبێ مامۆستایان پەروەردە بکرێن یعنی
بە خۆی مامۆسایقەی ناکە بەڵام پرۆسەیەک تێپەڕێنێ دێتە شوێنێک لە بەرامبەر عامدا قسە دەکات من پێمە ئەوەیە کە دەبێت وەکو سەرەتا و تەمان بنەتاشی هەیە ئەوەی خەڵکی دیکە دەبێت لەو مەجالدا قسە بکەن ئەوەی کە قەتعیە دەبێت ڕێگە لەو پرۆسەیە بگیرێک ئێستا ئازار بە هەمووان دەگەێنێت زۆر سوپاسان دەکەم هیوادارم گەنجان یەک شتی کەش بزانن من جارێکی دیکەش ئەوە بکرد هەوڵدەن زمانی ئینگلیزی باش فێر بن بۆچی لە زمانم دەوروبەریەکانی ئێوە بەتایبەتیانێ ئێمەیان داژی کردووە هەموو ئەو کارە ساتانە کە ئەیبینین لەوەدایە دژی عەرەبی و فارسی و تورکی نابین ئەگە بکرێ حتمما فێریان بن بازاری ئێمە گەرمتر دەکات تەفاهم زیاتر دەکات بەڵام علم لە دنیادا لە نێو کەلیماتی ئینگلیزیەوە دەگوازێتەوە ئێستا وایە اینجا هەڕەشەی نیە لەسەر سرینەوەی نەتەوەی ئێمەش چونکە سنوورمان لەگەڵ ئینگلیزانیە تاوەکو وەکو ئیرلندیان بمان توێننەوە بۆیە زۆر گرینگە و طبعاً ئەوەی دیکەشیان ناڵێم هیسەیەمیانەوەیە کە داخلی دەرگایەکتان بۆ دەکاتەوە داخلی ئەم شەبەکەی جیهانی دەبن بە کەیفی خۆتان لەو سەر بەو سەر هەرچی کەوا هەیە تێی دەگەن من تێدەگەم گەنجانی ئێمە بۆچی زۆر پرسیاری بێجێ لە فەیسبوک و لە مناسەباتدا دەکەن چونکە فەقیرانە نازانن زمانەکە نازانن ئەگەر نا هەموو ڕۆشنگەرە ئەکادیمیەکانی دنیا وەکو جۆردن پیترسن لە فارسان ئێکێکەیە بە ناوی دکتۆر هۆلاکۆی وە زۆرن لە ئێساوانە دەور دەبینن ڕۆشنگەر لە ناو زانکانەوە دێن دەرێن لە جادەوە نایە هەموو ئەوانە لە یوتیوب کەناڵی خۆیان هەیە بە ملیۆنان خەڵک تەماشایان دەکەن پرسیار نییە لە ژیاندا ئەتۆ لە یوتیوب بگەڕێی دەیان مەحازەرە نەبینیەوە ئەگە سەدان نەبێ کامڵت دەکەن ئەگەر نیەتی خۆتی لێ قایم بکەی و ڕاست بێنی ئەکرێ بەقەدەر ئەوەی لە زانکۆیەکدا بووبی زیاتر تۆ شارەزابی بزانی و شەخصەتێکی عەلمیت لێ هەڵکەوێت جا بۆیە ئینگلیزی فێر بن تا ئەو کەرسەیەتان دەستکەوێ مناقەشەکە خۆشتر دەبێ وڵاتەکە ئاوادانتر دەبێ و ئێوەش خۆشترە ژیان و دنیاتان لەبەر دەبێتەوە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز کارسەرە و